بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزان، سلام و رحمت و بەرەکەتی خواتان لێبێت. ڕۆژێکتر لە ڕۆژانە بەرنامەی گوڵستانی ئێوارانی کەناڵی ئاسمانی پەیام لە 19 ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتینەوە. خی گەورە کاتەمای خێر بۆ ئێمە و بۆ ئێوە و بۆ هەموو لایەکمان. لەگەڵ برای عزیز و خۆشەویستم جنابی کاک دانیار لە خزمەتان نابین و بەرنامەکانی ئەم ئێوارەیە پێشکەش بە ڕێز و خۆشەویستەکەین و هیوادار ئینشاءڵڵا جێکەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی ئەم خەڵکە بێکە ئێواران چاوەڕوانیەکیان لە گوڵستان هەیە. سڵی خوارسی باشە تاعات و ڕۆژتان قوڵ بێت ئینشاءڵڵا. تەنووسی چۆنە کاکشێ؟ وەڵاهی باش تقریباً باشە مو خراپە بمەوە ئەگەرشەوەنی وەڵا هەم ئێمە هەم بینەران لە خەمی جنابتە هەواڵی توانە پرسی زیاتر لە من هەنی پرسیارن بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانمان. دەخوازین کە هەموو لایەکتان تەندروستیتان باش بێت ئینشاءڵڵا، دوور بن لە هەموو دەرد و بەڵا و نەخۆشیێک ئینشاءڵڵا. خۆشەویستانمان لە خۆی گەورە دەپاڕێنەوە کە تاعەت و ڕۆژووی ئێمەش و ئێوەش قبول بفەرمێت ئینشاءڵڵا. خۆشەویستانمان لە بەرنامەی نوێی گوڵستاندا ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە نەرمونیانی لەسەرخۆی دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و بزانین ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند گرنگی داوە بەم جانبەوە، تا چەند گرنگە ئێمەی تاکی موسڵمان لەگەڵ زۆرێک لە ڕەفتارەکانی دیکە کە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی پێدەدات نەرمونیانیمان هەبێت لەگەڵ دەوروبەر، لەگەڵ هاوڕێ، لەگەڵ خێزان، لە شوێنی کارابین، لەگەڵ ئەو کەسانی کە لەگەڵیاندا کار دەکەین لە زۆر شتی دیکەدا. حتمما پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم چەندین فەرمودەی لەم بارەیەوە هەیە و لەگەڵیشیدا خۆی باڵادەست موژدە دەبەخشێتەوە کەسانی کە تووڕەبوون و ڕق دەخۆنەوە دەری نابڕون بە نەرمونیانی ڕەفتار دەکەن. دواتر لەو بارەیەوە میوانێکمان دەبێت و گفتوگۆی لەگەڵ دەکەین. لەگەڵیشیدا لە پیشە و ڕەمەزاندا دوو کارمەندی نەخۆشخانەی بەخشین میوانمان دەبێت کە باز لە ئەرک و مانوبوون و پیشەکەیان دەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە ڕۆژانی دیکەدا، زانین چۆنی کارەکانیان بەڕێ دەکەن، چۆن مامەڵە دەکەن لەگەڵ نەخۆشەکانیاندا، کۆمەڵێک وردەکاری لەگەڵیاندا باز دەکەین. لە تەوەری سێم بەرنامەکەماندا بابەتێکی تەندروستیمان بۆ هەڵبژاردن، بابەتێکی گرنگە کە ڕۆژانە و شەوانە ژەر گرنگی پێدەدەین. ئەویش خواردنەوەی چایە. کاکشێ بینە چۆن لەگەڵ چاتەوە؟ وەڵام من بینم زۆرە، بەس ماوەیەکە مەڵان منیش خەریکە و خواگرم کە شەکر ناخۆم لەگەڵ چا. زۆر باشە بەڵام زۆر حەز لە چا نامێنێ. مشکلەکەی ئەوە ینی ئەبێ بەشتێکی عادەتی لات. ئەنا زۆر حەزم لە چایە من دەخوا بکات دەست پێ نەکەم لەگەڵ شەکرە. باز لە سوود و زیانەکانی چا خواردنەوە دەکەین، باز لە چای کوالێتی باش دەکەین، چۆن بناسرێتەوە، نیشانەکانی چین و لە چ کاتێکدا بیخۆین و تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆن گرنگی بە چا خواردنەوە بدەین، ئایا سوودی دەبێت، بۆ کێ زیانی دەبێت، بۆ کێ سوودی دەبێت. حتمما دواتر لەگەڵ میوانەکەمان کە پرۆفیسۆرێکی یاریدەدەرە و پسپۆری بواری خۆراکە گفتوگۆی لەگەڵ دەکەین و کۆمەڵێک زانیاری گرنگمان پێدەبەخشێت. یاخشێ ئەمڕۆ چ بابەتێکی داما دەکەین ئینشاءڵڵا؟ وەڵاهی ئەمڕۆ هەر حەزم کرد سەرەتای شەوەکانی قەدر وایتر نزیکە بینەوە لە شەوەکانی قەدر باسێکی قەدر بکەین کە کاک دانیار ینی إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. يعني أو ليلة القدر کە خوای گەورە بە ئەجر و پاداشتی 1000 ساڵ بۆ 1000 مانگە بۆ نووسێ و ئەم ئاماژانە ئاماژەی ئەوەی تایە کە خوای گەورە دەوڵەمەندە بەڕەهایی ئەجر و پاداشت و خەڵاتی بەندەکانی خۆیەکات. ئەسڵەن ئێمە کە عیبادەتەکەین کە هەر شتێکەکەین ناش بێت چاومان لە خەڵاتەکە بێت. یعنی سە زۆر جار کەسی قورئانە خوێنێ باز زۆر دیقەت نەخینە سەرەوە بزانم چەند جوزم خوێندەوە، عادەی جوزەکان چەند پیتەکان زەڕبی بکەم لەگەڵ کەڕەتی بکەم لەگەڵ 10 چاکە یا 700 چاکە چنەکە ئەوە جێڵین بۆ خۆی گەورە ینی بە ملیۆنەها چاکە لە ئەنجامی کردەوەیەکا بۆ ئینسانە نووسێ. ینی کاک دانیار تەسەوری ئەو بکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئافرەتێک کە خراپەکار بوو و چاکەی نەبوو لە لای بیرێکا لە شوێنێکە بینی سەگێک زۆر تینوێتی
چۆ خوارەوە ئاوی بۆ ئەو سەگە هێنایە سەرەوە ئاوی پێ خی گەورە لە هەموو ئەو گوناهە خراپەی کە ئەم پێوە ئەناسرا لێ خۆش بووە تەوبەی لێ قوڵ کرد و عەفوی کرد لەسەر ئەو کردەوە چاکە ئەو کردەوە چەند بەرامبەرە بەرامبەر بە هەموو کردەوە چەند لەسەرەوە کاکشێ من بەشێک لە بەرنامەکانی نزیکبوونە من تابعیانەکەم ینی ئەوانی کە بۆن نەخەویان یا چونەتەوە حاڵەتەوە جاری وای لەسەر شتێکی زۆر بەسیط ینی هەر تەسەوڕ ناکە لای خۆمان لای زۆر بەسیط بێ خۆی باڵادەست ڕەحمی پێ کردووە ڕاستە ینی هاوکاری خوشکێکی کردو بوو من نەخۆش بووە کەم و کورتیە بوو لە نوێژیا کەم و کورتیە بوو لە زۆرشتی دیکە هاوکاری کەسێکی کردووە خۆی باڵادەست ڕەحمی پێ کردووە بە زۆری ئەوانی کە ئەو ئەچنە ئەو حاڵەتەوە ئەو باسەکەن کە بەڕاستی کردەوە باشەکان زۆر زیادەکە ینی ئەو کردەوە باشانە ئابنە شتێکی زۆر عیملاق کە تۆ قەت سەرنج نەچۆتە سەری سێرەکە ئەوەندە ئیبادەت گرنگە کاکشوانە بەڵێ طبعاً عیبادەت خۆی بۆ خۆی گرنگی خۆی هەیە بەڵام ئاەتێکی قورئان کاک دانێرە فەرمێت إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەو نوێژەیە کە تۆ بگرێتەوە لە گوناه لە تاوان ینی ئەخلاقە بەرزکاتەوە خوا نەخواستە ئەگەر نوێژ و ڕۆژوو دینداری و التیزام ئەخلاق بۆ ئینسان دروست نەکات کەواتە ئیسفادی لێ نەکردووە ینی هەموو ئەمانە کاچی بۆ حەج فلا رەفەث ولا فسوق ولا جدال في الحج ینی لە حەج زمانتان پارێزن شەڕە جوێن و قسە و ینی ئەم شتانە نابێ بکەی هەتا تۆ نابێ باڵندێ لە ناو کەعبەیە لە نزیکی حرەمە بکوژی شتێ بکە ینی قەتەغ کراوەکان زۆر چڕەبنەوە لەو شوێنەیە خۆ حەڵاڵە تۆ باڵندە ئەتیادیە کوشتنی بەڵام لەو شوێنەیە ئەم حەڵاڵانەش کەمە بنەوە بۆی ئەم ئینسانە ڕابێنن پەروەردەی بکەن لەسەر ئەم خاڵە گرنگە کە ئەویشەوەیە کە کردەوە زۆر بە قیمەتە لە قیامەتە ئیتر نەکردەوە تەنانەت تۆ دڵ ئێشانێک دڵڕاگرتنێک جەبر خەواتر هەیە کاک دانیار جەبر خەواتر چی ینی تۆ دڵی کەسێیتەوە دڵی کەسێ ڕاگری یەکێک لە هەرە کردەوە زۆر گەورە و جوانەکان بۆ جاری وایە دڵڕاگرتن بەس بە پێکەنینێکە بە زەردەخەنەیەەکە بە سەلامێکە لە دوورۆ حتا بە تەلەفۆن بۆ کردنێکە ئەوە سەردانی نەخۆر دڕاگرتنێکی زۆر گەورەیە بۆیە ینی بە قەت شاخێ ئەجرێ بۆ نووسێ حتا ئەو کەسی کە ئەمرێت و جەنازەی بن بۆ سەر قەبران باشە بۆ ئەجریەوە گەورەیە کە بە قەت ئەگەر تۆ نوێژەکە کردوچی وە سەر قەبرانەکەیشی بە قەت دوو شاخی تو هەمە تۆ ئەجر و پاداشتە بۆ نووسێ لەبەرەوەی دڕاگری دڵی کێ ڕاگری خۆ هەر دڵی زیندوەکان نییەکە کە سوکارەکەیتی ماوە دڵی مردووەکەشە چکە چاوی لێتە ئاگای لێتە ینی مردووەکە ڕۆحی زیندووە لەگەڵ تۆ ئەزانێ چەند کەس هاتووە ئەزانێ بۆ چی هاتوون تەسەوڕکە یەکێک لەوانەی کە ئەزمووی نزیکبوونەوە لە مردنی بینێوەڵێکا کە ڕژاتان لێکم کە لەگەڵ جەنازە ئاڕۆن ینی زۆر شەرمەزاریەکە غیبەتێکی مردووەکە بکەن ها لە سیارەیە کۆمەڵ دانیشتن کوڕۆخە پیاوی باشیش بوو بەس فڵانشتیشیە بەڵ ڕێک ئاگای لێتی ینی ئەم ڕۆحە مطەلیعە چکە ئەڕۆح ئەو قەید و بەندەی نامێنێکە لە دنیا هەیەتی ئەو قەید و بەندە لابە لەبەرەوە زۆر بە ئاسەی حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بەسەر جەنازەکەی خۆی سەیری و خەڵکا کاکە یەن بۆ سەر قەبرانەکەی ئەفەرمی گوێی لە تەقەی نەعلی ئەو خەڵکەیە کە لەگەڵ یاشن بۆ سەر گۆڕستان ئێتی کەواتە ئاگای لە هەموو شتێکە ئیتر لەبەرەوە قۆناغێکی ڕاگوزاری ئەم ئینسانە پیاەتەیە بەڕێ زۆر پێویستەکە ئینسانی ئیماندار بەڕاستی دڵی مردووەکەش ڕاگرێت زیینوە بێ چۆن ڕای بگری حتا کە ئینسانە چێ بۆ سەر قەبران بۆ ئەفەرمێ قاچمەنێ بە قەبرەکانە هەڵە عەزێتیان پێگات هەر بە حەقەت خۆ عەزێت ناگە و ئێسپانە تازە هین بووە بەڵام ڕۆحیەن ئەم کەسە پێی قورسە کە تۆ چۆن ئاوا مامەڵە لەگە من ناکەیت بۆچی ئاوا مامەڵەیەکی ناشایستە لەگەڵ من ناکەیت لەبەرەوە کاک دانیار ئێمە لە شەوەکانی قەدرا هەوڵ بین بەڕاستی چەندێ قورئانە خوێنین چەندێ زیکری خواکەین چەندە تاعەتەکەین چەند بەرامبەری بەمە خەریکی دڵڕاگرتن بین خەریکی هاوکاری خەڵک بین خەریکی کۆمەکی و دەستگیرۆی هەژار و نەدار بین دڵیان خۆشکین هەتا تۆ جاری وا هەیە بڵین ئەگەر دەوڵەمەنێک کەسێکی فەقیر ڕووی لێنێ ئەگەر پارەکەیشی یاوە بە خەڵک یاخود نەیماوە بیا بەمە خۆتوانێ بە قسەیەکی خۆش ڕایکە ئەتوانێ بە شتێکی کەم یعنی شتێکی کەمیشی پێبێ بیاتێ لەبەرەوە بە تایبەتی لەم مانگی ڕەمەزانەیە بۆ دەوڵەمەنە خۆشەویستەکان کە خەڵکێکی زۆری فەقیر هەن لە وڵاتەکەمانەوە ڕویان تێکەن تکایە دەست منێن بە ڕویانە لە خزمە نزیکەکانتان لە دەوروبەرەکانتان و خەڵکێکی زۆری فەقیر لەم لاولا هەیە بگەڕێن بە دوایانە زۆرە دۆزنەوە بەڕاستی و دڵیان ڕابگرن ئەجر و پاداشتی ئەم شەوانە 1000 مانگ
دەڕاگرتنێ بۆ نووسێ یاشێمە زۆر جار بیرەکەمەوە ئەڵێ مەگەر ئەو کەسانی کە وەفاتیان کردووە ئەو دەرفەتیان پێ بدرێ بوون ئەم دەشەوەی کۆتایی بڵێن ئەم دەشەوە ینی ئێوە توانن بگەڕێنەوە عیبادەت بکەنە بێ عیبادەت هێ بکەن چ پەرستشێکی تێدا ئەنجام دەن ینی ئەوەندە ئەزانن کە دۆخی ئەوێ ورترین شت بەلایەنەوە گرنگی پێدرا و بۆیان حساب کرا ڕاستە فەرمەیەکێک لە خواناسانە فەرمێ بینیان لە خەوا فەرمووی واللهی هەموو دنیا هی من بەئەم بە یەک ڕکعات نوێژ یەک سوژدە هیبم بۆ خوا ئەمەە ئەزرم دەسەکەوێ یەک لاپەڕە قورئان یەک زیکری خوای گەورە یەک سەردانی نەخۆش ینی ئەم کردەوانە هەمووی باشە کاک دانێر کردەوە خۆی گەوراکە سەخۆ کردەوە هەیە گەورە و جوانە بەس کە ڕیای تێکە و تێکیە ینی ئیسفادی هیوای نامێنی یا کزە بێ لاوازە بێ دیکردەوەیش وای شەیە کە ئەسڵن ئێمە هەل لای ناکەینەوە بەلایە بەڵام زۆر گەورەی لای خوا ینی زۆر بەس جارێت و پەرداخی ئاو لە شوێنەکایی بەکە ئەسێ ئەو پەرداخاوە زۆر جێگرێت هەل لە ڕووی نەفسیەوە جێئەگرێت نەک حتا بۆیە خواناسان شتێکیان کردووە کاک دانیار زۆر عەجیب بووە کاتی خۆی زۆر گەڕاون بە دوای چییە بە دوای ئەوە لە بازاڕە بۆ نمونە ئێستا من و جەنابەت بچین بۆ بازار لەوانێ نەفسیەن قورس بێ بەلامانەوە تەرمۆزێ ئاو هەڵبگرین و یا کۆمەڵێ تەرمۆزە نایسە هین هەیە دەبەکان هەیە دوو کیسە ئاو هەڵبگرین و لە بازار بین بە خەڵک دی پیاوە ساڵحەکانی پێشین وایان کردو جارێک کە زانیویانە نەفسیان تۆزە زل بووە یان نەوعی لە عوجب و ڕیا و ئەوانی تێکەوتووە کە چوون بۆ لای مڕەبیەک بۆ لای کەسێک کە پەروەردەیان کە یا شێخێکە تربیان کە یەکەم شتێتی جارە بڕۆ لە بازار ئاو بگێڕە ڕاستەوەڵە ینی کۆمەڵی شتی پورت هەیە ینی بەلای ئەمۆلانێ زۆر سادە بێ زۆر ئەوە بێ بەڵام لای خۆی باڵادە زۆر گەورە ینی تۆ خورمایە ئەدەیتە کەسێکی ڕۆژوانە ئەو خێر و چاکی ئەو بۆ خورمایە لێ بۆ تۆش ببێ لەوەی ئەو کەم بێتەوە زۆر جوانە خۆی گەورە بمانکە بە ئەهلی شەوەکانی قەدر ئینشاء الله و قەدرمان بە نەسیب بکە یا رب العالمین لەگەڵ هەموو ئەو ئازیز و خۆشەویستانی ئێستا بینەری ئێمن و خۆیان ئاماداکەن بۆ شەوە جوان و مبارەکەکانی قەدر بچکەم شەوانە تۆزە دوورێژن کاکدانیان هەستەکەی لە 20 ڕەمەزان وێتە تا 30 تۆزە قورسە ڕوا ناڕوە سەبەکەی ئەوەیە شەو ڕۆژ تقریباً کەمەخەوی بەردەوام بە خەبەری بەڵام هەمووشی لە خێرایە ئەگەر میوانوانی سەردانیشت نەبێکرێت دوای ئیشا بخەیتان نزیکی 10-11 تۆزێ بخەیت و بۆی دواتر بتوانین تا ئاخر پارشە و بتوانانی زیندوی بکەیتەوە شەوەکان ئینشاءالله بچین لای شێف دیار هەمشتە شواتەوە سڵای خوا لێبێ سڵای خوا لێوەش بەخێر بێت باشە حاڵتان شێف ئەم ئێوارەیە چی ئامادەیەکی ئینشاءالله ئەم ئێوارەیە وەڵا چونەتی خۆشکردنی باڵ ئەو باڵەمان هەیە کامانەوێ بە شێوازێکی نوێ بە هەنگوین و بە کەچەب و بە چەند دەرمانێکی بڵێن بەهارات بە تایبەتەن بەهاراتی ئامینە ئەمانەیە خۆشی بکەین اینجا بە فڕنی برژێنین دواتە برنجێکی ڕووبەهنارشی لەگەڵاکەین برنجێکی خەری دۆرفیسی و لەگەڵ ئەوەشە زەڵاتێکی جوان ڕازێنینەوە سوپێکی شعرێشمان هەیە لەگەڵێ وتر پێگاتی باڵەکە چی بوو دەرمانەکان بە هەنگوین کەچەب هەنگوین بەڵێ و لەگەڵ هەندێک لەو بەهاراتانی کە ئێستا هەمانە بەهاراتەکەش ئامینەیە بەهاراتێکی بڵێن تەڕە وشک نییە بەهاراتی تەڕە بۆ برژاوەکانە بێ زۆر بەرەزەتر هەنوع تامی هەیە یانزە نوعی هەیە بەکارهێنین بۆی هەنگوین بۆ ئەو هەنگوینە هەموو زۆربەی تەخمینی مریشکەکەیکەی دەتوانی هەنگوین بەکاربێن لە جاتی شەکر بەکاربێت هەر ناشیرین ناکە گۆشت نانە نزبێکە بە نیتی بکەی کە تاوازنی ئەو تامە ڕاگرێ ئەگە بۆنی سامەکێ بێنای خۆشەکەیە چی جوانیەکە جوانێکە و تامێکی هەندێک سۆس هەیە شیرینە تەقیمە چ سەر و بابەتە بەڵام بۆنی سادیشی ناهێڵێ لەگەڵەیە ئەم مەسرفمان بۆ زیان مەکە لەواڵمانە تۆزە هەنگوینێ بمێنێ زۆر باشە شێف دیارە گەڕێنەوە لا دواتر خزمەتە لە چەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە نەرمونیانی دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و
و خۆی کاشێ و دۆختارانی کە باسمان کرد و سلوکانی کە باسمان کرد کەمی پێشێستا کە بەشێکیانە وەکو عیبادەت ئەژمارێک نەرمونیانی ژەر بەشێکە لەو ینی مامەڵەی نەرمونیانی یانی زۆر جار کەسێکە بینیم ئەهلی مزگەوتە زۆر کەسی باشە بە سێرەکی ڕقا قسەی ڕقا بینی ینی تەعاملی ئەوەیە محیبەتی تۆزێک پاشەکشەیەەکە حلم کاک دانیار بەڵام یەکێکە لەو ئەخلاقە زۆر جوانانەی کە ئینسان زۆر جوانەکات ینی ئینسان ئەگەر نەیشی بێت ئەڵێت تەحەلم کە ینی پەروەردی خۆت بکە لەسەر حلم لەسەر نەرمونیانی لەسەر زۆر کەم تووڕەبوون تووڕە نەبوون جا ئەم ئەخلاقە چەندێ لە دەرەوە جوانە دا ئەوەنە لە ماڵەوە جوانە کاکدا تۆ لەگەڵ خێزان تا لەگەڵ من لەگەڵ خێزانما لەگەڵ مناڵەکانما چەندێ نەرمونیانم بڕوات هەبێ قەت بە زەبر و تووڕەی و ئەمانە هیچ پەروەردەیە ناکرێت بەڵام بە نەرمونیانی هەموو پەروەردەی ئینسانجی خۆیەگرێت و ئەم حلمە زۆر جوانە لە ئینسانە خۆی گەورە بماناتی ئینشاءڵڵا لەگەڵ مناڵە باسە کرد بۆ هەمیشە دایک تۆزێک ڕخترەکەش وایە دایک شکرد بەردەوام لەگەڵ مناڵەکەیەتی ئیتر اینجا زۆریش لە ماڵەوەی بە تایبەتیژنی ماڵەوە بۆ جۆرەیەکەم زۆر لە ماڵەوەی ڕەنگە تحملی کەمتر بێ بەس باوکم بنەوە ئەزام نازم بەخۆ ماسەم منیش زۆر نەرمی لەگەڵ مناڵە ئەو نەرمیش زۆر باشە بەڕاستی ینی ئیسفادی هەیە و هەم بعضی جار تووڕەی دایکەکەش ئیسفادی هەیە نەرمەکەی هەردووکیان ئیسفادی هەیە پێشوازی لە میوانەکەمان بکەین مامۆستا سەید عەبدوڵڵا مامۆستاگیان نخوا بخير وعليكم السلام والسلام سر هردو چاما نخوا بخير بي خرج چاما وساجان وساجان يا خوا بخير بي باشا قربان جيان حال باشا قربان يا ربي بخير بي باشا قربان جيان بخير بس چاما باشا سر هردو چاما وساجان باشا شيخ باشا خوا بخير بارك الله خير بني اخو خير مامۆستاگیان عزتان باتي خوا بخير بي مامۆستا سەید عەبدوڵڵا سەید عوبەید مامۆستا ئاینی لەم تۆرێ لەگەڵمان دەبێت ئینشاءالله مامۆستاگیان دووبارە بەخێر بەسەر دوو چاما خوا بخير مامۆستاگیان لەگەڵ ڕەمەزان عیبادەت چۆنی خی گەورە لێمان قبول کە الحەمدولله زۆر باش ڕەمەزانێکی فێنک و خۆشە وەڵا لەخوا بەسیابێت الحمدلله خوا بەخێر بێ خوا بخير مامۆستاگیان جاکشێک لەگەڵ تەوەرەکە کە لەگەڵ مامۆستایە باسم کردوتم باز لە نەرمونیانی کەوتی ئەی هاوار خۆم ئەم سیفەتەم تایە الحەمدلله لەخوا بەزیابێ لەخوا هەر مامۆستا سبحان الله سیمای کەسی نەرمونیان زانی جیاوازە ڕاست هەر مامۆسا بێ خەڵکی اعتیادی بێت یەکسەر پێوە دیارە مامۆسا خوا بەخێر بێ خێر مامۆستاگیان مامۆستا حلم لەگەڵ کاک دانیارە باسمان کرد ڕەنگە مەرتەبەیە بێت زۆر بە ئاسانی ئینسان پێی نەگات تەحەلم خۆفێرکردنە لەوەی کە ئەگەر نیشتە هەر هەر خۆفێر بکە ئەگەر هەیش بوو زیاییکە چی بکەین بۆ ئەوەی ینی نەرمونیان بین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم دیارە صفەتی نەرمونیانی هەندێک جار جبیلیە خی گەورە لە ئینسانەکانە خەڵقی کردووە هەر خۆی ناتوانێت تووڕە بێ ناتوانێت دڕاق بێ جارێ پێڵن بخوا لێو نایێت لێ نایێت پێڵەنەوە کاکە تۆ بەخۆ ئەمە لێ نایێت تووڕەبوونە لێ نایێت ئەمە سیفەتێکە لە ئینسانەکانە هەیە ئەگەر ئەم سیفەتت نەگاتە تەمەیوع توانەوە و ئینسان بەدەست کەس و نەفسۆ بێت لە بەرەوەی نەرمونیانە ئەمە ئەمە بێ مشکلەیە خەتەرە بێسان هەر موقیفێکی بێت بەڵام لەلایەنی ترەوە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ دەوروبەری خۆی ئیتر لە دەوروبەر لە چاک و خراپ لە دەوروبەر مامەڵەی نەرمکردن یەکێکە لە صفاتی ئەنبیا صفاتی ئەنبیا بەعام على نبينا عليه الصلاة والسلام بەتایبەتی حەزەتی محەممەد المصطفى صلى الله عليه وسلم ئەو نەرمونیانی زۆرتیا بووە یعنی بە دەرەجێ و ئینسان شەرمەکات نەرمونیانی بگاتە ئەوی کە بەردەبارانی شیکەن بەڵام دڵی نەیە دوعای شەڕیان لێ بکات ئەوە زیاتر ئەو سیفەتە بەرزە خی گەورە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە تۆ ئەمەت هەیە ئەوە بزانە بەشێکە لە هۆی ڕەحمی خواوە فبرحمة الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك جاء بهوي رحمتي پروردگارۆیە
تۆ نەرم بووی بەرامبەریان ئەوە خوا ڕەحمی خسوەتە دڵتۆ ئەو نەرمێ ببێ جوانە ئەی ئەگەر خۆی جەلە جەلالە و پێچەوانەکەیشی پیشان ئێدا ئەفەرمی ئەگەر ڕق بوویتایە ڕق بوویتایە لەم فەض لەم فەض کەس لە دەورە نەما والله ئینسانە زمان شیرینەکان دەسەڵاتدار بێ هەر کەسێک بێت زمانی شیرین ئوسلوبی جوان وا ئەکا لە ئینسانەکان بەرامبەرەکە ئەگەر ئیشەکەشی بۆ نەکە ڕقی لێی نابێت ڕاستە ئەمە یەکێکە لەو سیفەتە جوانانەی هەم ئەو کەسە خۆی مرتاحە لە جارێکە پێشەوەی بۆ بەرامبەرەکەی خۆی کەسێک مرتاحە چکڵی ئەلحەمدولە ئەمڕۆکە دڵی کەسێکم نشکان ڕاستە یعنی پەشیمان نابێلی ئەمە بۆ خۆی کەسێکە تەبیعەتێکی دروستی هەیە فشاری بەرزۆ نابێ عەسەبی نابێ تووڕەیی نابێ ئەمە سیفەتێکی بەرز بۆ بەرامبەرەکەیش نەرمونیانی وا ئەکا قەنەعەت بکا بە بەرامبەرەکە لە هەر شتێک ڕاست ماوەستا تا چەند گرنگە ئەم نەرمونیانە ڕنگ باتەوە لە ئیش و کارمانام من لە شوێنێکە بەڕێوبەرێکم کارمەندێکم لەگەڵ دەوروبەرەکەمە لەگەڵ خێزانمە ئەمە تا چەند گرنگە لە ژیانی ڕۆژانەماندا ببینرێت وڵی دیارە نەرمونیانیش کە وەکو ماوەسایش فەرمووی یەکێکە لە مەراتیبی ئیمان ئەو حیلم و ڕەحم و نەرمونیانیە و کە ڕیفقە یەکێکە لە مەراتیبەکانی هەتا وابزانم ئیبن قەییمی جەوزی ڕەحمەتی خوای لێبێ لەمە یەکێک لە مەنازیلی سالکین منزیلێکم بە پلەیەکە ئەبێ قوربانیدانی ئەبێت لە هەمان کاتێک کە ئینسان جاری کە نەرمونیانە ئیستیغلال ئەکرێت مەسەن جارێک خێزانەکەی ئەیقۆزێت وەڵێ مادام پیاوێکی نەرمە گوێی پێ نادا یا مناڵەکەی یا کەسێکی تری ئەوە جاری واشەیە ئەبێ بەچی بۆی کە ئیزبەڵام ئەبێت ئالم قالم کە ئاستا ئەبێ سەبرێکی ئەبێت ڕاستە یا کەسێکی هەڵچوویەتە بەرامبەری تووڕە ئەبێت خۆی تون ئەکات ئەم بە نەرمی لەگەڵی ئەبێت ئەنی ئاسان نییە بەرامبەر کەسێکی تووڕە بەرام کەسێکی غەمبار بەرام کەسێکە کە مەسەل تازە کەسەکەی لە دەست داوە ینی ئەبێ بیبێ جارێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بینی ئافرەتێ لەسەر قەبرێک زۆرە گریا و بێتاقەت بوو فەرمووی سەبرکەی باش دەتوێنی تۆ چوزانی من چیم بەسەر هاتووە تووڕە بوو دوایی پیان وت ئەی نازانی ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەنجا هاتەوە معزەرەتی کرد بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی الصبر عند الصدمة الأولى وتي بويا وكاتب في متي الصدمية كما أبي صبرك ببي واتك أو أبي أو كسيك نرمونيانا أويش حساب بوكا بو برامبركي كالي إنامت برامبري بوسنو لناو خيزانا پروردي خيزان هيج كاتب بعنف نرشتو بريو حتى ليدان كيسا عندك كسيتي تەمێکردنی یا مەسەنن دەنگ دابڕین یا فڵانی ئەفیساری نەتیجەی نەبووە زۆر جار کەسان هاتوون بۆ لامان گەشتوێتە تەلاق وتی تەلاقم خواردووە عەسەبیم و تۆڕتم دوایش باشە یەک شتت لێ ئەپرسم کێشەکە حەل بوو بە تەلاق خێزانەکەت کە تۆ تەلاقت خوارد ئەو سیفەتەی تەرک کرد ناڵە ماوەسای شتێکی نەکردووە دیکتم کاتانی ئەم جورعەیە تۆ بەکارهێنا ئەم عیلاجە بەکارهێنا بەکەڵ زەرری بوو ئێگە تو کەمێ سەبرت وایە لەسەری پەلەن نەکردایە ئەگەیشتە نەتیجەیەکی باش کاتانێ نەرمونیانی بەتایەتی ناو خێزان لە ناو کۆمەڵگا بێ بەر لە ناو خێزانە ئەبێ و باوک بەتایەتی باوکەکان زۆر وریابن وا ئەکا دۆسایەتێکە دروستکات خۆی ماوەستا هەر وردە وردە شەرم و شکۆ دروستە بێ لە ئەنجامی نەرمونیانی ینی سەد کە تۆ لەگەڵ مناڵەکەتان نەرم بووی بەو معنایی کە جەناب دەفەرمووی نەگاتەوەی کە ئیستیغلال بکرێم وردە وردەش ینی شکۆیە بۆ ئەم کەسە دروستە بێ کە احتیرامی قسەیە بێت ڕێزیە بێت کە قسەک حتا پیاوێک باسی خۆیە کە ئاڵێ من باوکم زۆر حەلیم بوو لەگەڵما زۆر زۆر نەرم بوو جارێکیان غەڵەتێکم کرد خواخوام بوو لێم با لەسەر ئەو غەڵەتی کردومە خواخوام بۆ قسەیەکم پێ بڵێ بەس سەیرێکی کردم
سیرکردنەکە هەزار شتی تیا بوو بەڵێ بەڵێ. یەک چرکەی نەوت بەس ئەو سیرکردە ئەڵێ ئیسیش خەفەتی ئەوەمە خۆزگە قسەی بکردایە ئەو سیرکردنی ئاوا سەیری نەکردمایە نەکردمە بەڵێ بەڵێ. بەڵێ ئەم کەسەوە وەک بڵێش کەسایەتێک دروست ئەکات. بەڵێ ئیسە شخصی وا هەیە بەرپرسیارەتێکشی هەیە هەر بەو نەرمونیانە بۆ خوڵقەزە کەسەکە بەرامبەریشێتی نارێتی بەسە ئەنی لانەی لێ وەکو دەسەڵات ناریشی بێت بەس هەر بەو نەرمونیانی بۆ یعنی وای کردووە ناتوانێتی بێ بڵێت زۆر ڕاست ینی ئەمە کاتانی شخصیەتەکەیشی ئەپارێزێت جوانە لە نەرمونیانی و لەگەڵ ئەوەیشا کەسانی ئەوانەی کە نەرمونیان و ڕفقێکیان هەیە و بە نەرمی لەگەڵ ئیشەکان جارێکە بۆ خۆشیان تەندروستن دائیمە بەڵێ ئەو نەخۆشیانی وەکو نەخۆشی شەکرە و نەخۆشی زەخت و ئەمانە دڵ و ئەمانە لە ئەنجامی چیایە هەندێکی ناڵێن هەموو وایە هەندێکی لە ئەنجامی تووڕەبوونەکایە قەلقی و تووڕەبوون بەڵێ ماوەسە لە گەیانی پەیامی خوا لە گەیانی ئامۆژگاریەکان تا چەند لێرە شاگرنگە نەرمونیانی بنوێنرێت بە نەرمونیانی ئەو پەیامە بگەێنرێت وی بگاتە دڵ گەاندنی پەیامی خوایی زۆرتری پێویستە ئێمە بەداخەوەن دێجاری وایە مامۆساکانمان خەتیبەکانمان کە منیش قوتابی ئەوانم زەمانێک لە ئەنجامی خەڵک پێی خۆشە تون بیت خەڵکی عام پێی خۆشە تون وایە مامۆسا حەشری کرد جاری وایە ئێمە ئەو کێشەمان بۆ دروستە بێت ڕۆژە پیاک تەلەفۆنیکم لە ڕادیۆی میحراب بوو پەیوەندیەکی تەلەفۆنی کرد و باسی بەرپرسەکانی کرد خوا لە ناوێ بخواڕتم کاکە تۆی باشی واش بە وتی بۆ براک ئەی باشە لە بری ئەم دوعا شەڕانە ئەو تووڕەبوونە ئەی بۆچی ناڵی خوا هیدایەتیان بێت وتی آخر هیدایەت تۆ چوزانی هیدایەت بەخوای گەورە مقەلیب القلوب ذاتی ئەڵڵا نییە وتی باشە کرد کەسێک بەرپرسێکی باش نییە مامەڵی باش نییە ئێمە گریم باش ئەگەر ئەمە هیدایەت وەرگێ شتی چاکتر ناکە لە گەیاندنی ئێم بە تایبەتی ئەوانەی کە گوێی لێ ئەگیرێ داعیە بانخوازێکە مامۆسایەکی مزگەوتە ڕیشسپیەکە ئەبێ زۆر وریا بێت چکە تا ئەو بە نەرمی ئەو پەیامە بگە خەڵکە بێ بەڵام خەڵک بۆ نییە پێ حەزی بەوەیە بەڵام ئەبێ حەزەکەی ئەو خەڵکەی قازانجی نییە چکە خوا نەکردە ئەگەر ئێمە وتارێکی دەدەیت مەسەڵەن هانی دەدەیت لە ئاستی شتێکە لە شتێکانە کانی بیت تۆسێکی کارەساتێ دروستە کارەساکە دروستکە ئەو ئەیکێ بەرپرسەلی لە ئەنجامی وتەیەکی ئەمەوە بەرپرسە بۆیە مانخوازەکان ئەوانەی کە وتار بێژەکە بە ڕێزەکان ئەبێ زۆر وریابێت حەقی خۆت بڵێ شەرم مەکە بەڵام حەقەکەیش بەیان ئەەکەیت بە نەرمونیانیش بەیانەکەی چونکە تۆ مەبەستە هیدایەتە بۆ سۆڵێکی جوان ئەگەر خوای جەلە جەلالوهو بۆ کەسێک کە فیرعەونە ئیدعای خوایەتیەکە ئیتر خۆی تر باش کرایە بەچی بە حەزەتی موسا هاڕۆژێ فەقولا لەهما قەولا لەینا لعله يتذكر أو يخشى قولێکی لەین جا قسەیەکی ئەگەر ئازتان کەم لەوانەیە خەڵک جەنابتان بیستوتانە و گوێگرانی بەڕێزیش بیبیستن ئەڵێ پیاوێت چوو بە لای هاڕونە ڕەشید زۆر تون بوو بەرامبەری ئیتر نازانم قسەکە تا چەند ڕاستیان مەسەلێکی جوانی تایە پێی وت وتی پێواش شێواش وتی بۆ وتی وای گەورە دوو پێغەمبەری نات بۆ کەسێک کە ئیدعای خوایەتیە کرد وەکو توی پێ نەوتن فەقولا لەمە قەولە لەینا جارەکە تۆ بەنەرم ئەمە یەک نە تۆ موسایت نە منیش فیرعەونم کەواتە بابینە سەر ئەسڵ تایمەکەی خۆمان ئەو نەرمیە کە هەر کە ڕۆژی بە بێدەنگی بە نەرمونیانی تەسیرێکی وەها ئەکە لە ئینسانەکە کە کاریگەر بێ لە سەری بێتەوە کە ڕێگەی خوانەکە دەگە ڕێگەیەکی هەڵێشی بەش پێکابێ خۆی تەمەی دایەت ئەوێڵی خوای دایەت بدات خۆی کاک دانیار ئینسان مەوەسە لە نەرمونیانیە دەسەڵاتی ئەشکێ بەسەر نیەتهێنانی باشە بەس لە تووڕەیە فرێی نیەت ناکەوی یعنی لە هەموو کردەوەیکە کە تۆ نەرمونیانی تایە بەڕاستی ئەتوانی
نیەتێکی زۆر باشە هەبێت بە پێچەوانەکەیشەوە کە حتا تۆ دیفاع لە حەقیش بکەیت لە دینیش بکەیت لە مافخراوێکیش بکەیت کە تووڕە بوویت بەڕاستی ئەو نیەتە لە شوێنی خۆیان نامێنێتەوە هەوا و ئارەزوی تێچێت بەڵێ کەسی تووڕە هەموو دەرگاکانی داخراوە کە لە کاتی غەڵفەبا تووڕە هیچ سوودی نییە کاتانەیە وەکو جەنابیش فەرمووی هەرچێکیش ئەیڵێ لە ڕەدفعلێ کۆ شتەکە دروستەکە و ناوێ بینا بکات ئیسێ زۆر جار مامۆسایەک ئەم نمونەی ئەهێنایەوە دوو بەرد کاتێک کە ئەیدەی لێک پزیسکەیەکی ئاگر دروستەکات بەڵام بەردێک لەگەڵ تاسەیە قڕ لەگەڵ تاسی چیمەنتۆوە لەگەڵ تاسی چیمەنتۆوە چینە دیوار دروستەکات یاکە بەردەکان خۆبخوایان لەسەرێک ناوەسن بلۆکەکان ئەبێت چیمەنتۆیەکی نەرم هەبێت لەگەڵیان نەرم بێ ئەنجە چینە دیوار دروستەکە کەواتان ئەمە فێرمانەکات بیناکردن گرنگە بینایی کردنی بۆ دواڕۆژی خۆمان چونکە ئێمە هەچیە بکەین لەسەرمان نەنووسی بۆ پەشیمان بین لە کارێکە دەرحەقێ قازی لە ئیشێکی چاکە بە هەڵا بچێت حکمێکی ئیجرا نەکردوێت و بەڵام بە چاکە پێکابێتی ئەوە باشتە تاوەکو کارەساتێکی نابێت و تازە جەبەر نەکرێتەوە ڕاستە بەتایەتی کۆمەڵگەی ئەمڕۆ ئێمە زۆرتری پێویستە ئەبێ داعیە هەوڵ بدەین ئەمە بۆ چونکە ئەمڕۆ چەک هەیە چەک بەدەست خەڵکۆیە بەداخەوە نەماتوانیان نەمە دەوڵەت نەیتوانیوە چەک کۆنتترۆڵکە کە بەدەست خەڵکۆنێت یەکێکی لەو کارەساتە ئەنجا لێخوڕینی ئۆتۆمبیل هەیە پێشبڕکەکانی ئۆتۆمبیل و عەسەبیەتێکە هەیە دوای ئەوە ئەم حاڵەتی مۆبایل و ئەم شتانەیش کاریگەریەکی هەیە واتە عەوامیل هۆکارەکانی تووڕەبوون و تەسەڕوع و زیادەڕەویەکان زۆرە هەجمەیەکی زۆرە لە مقابلی ئەمەدا تۆ چی شتێکت هەیە خولقێکت ئەوێ بەرامبەر ئەمە کە ئەم تۆ ئەمە بەرام بۆ ئەم کەسانە تاکتاکانەوە چاکسازی بێت هێواش بێتەوە بۆیە زۆر پێویستە دایک و باوک ئەگەر مامەڵەکە بە نەرمی کە مناڵەکەش فێنی نەرمی ئەبێت ئەگەر دایک و باوکەکە معاملەکەی بە توندی بکات ئەوش دروست ئەبێتەوە بەرامبەری ئەگەر دراوسێکەیە ئەی لەگەڵ شۆفیرەکەیە من زۆر جاری واب لەگەڵ شۆفیرابوونی وا تۆڕەوە تۆ لە وەرە دوعای خێری بۆ بکە قەیچێکە چیتی هەیە ئەنی جاری وە شەیتان هەڵا کاپی قسەیەکەکە ئەو با بخۆم قسە ناڕوە بۆت ڕاستە ماوسا کەک دانیار ئەوەنەی ئیسا ئەم ئەخلاقە بۆ کۆمەلگا زۆر پێویستە بەڕاستی چەندێ بۆ خێزانەکان پێویستەوە بۆ کۆمەلگاش ماوەسا یعنی جەنابەت ئاماژت بەشتێکی جوان کرد کە فەرمووت چەک لە ناوە هەیەەوە و ئەم چەکانش بەڕاستی خەڵکێک جاری وا هەیە کە لە بچووکترین تو ڕەبوونە کارەساتێ دروستەکەن کە ڕۆژانە لە کەناڵەکانە بیستین کە فڵان خێزان هەمویان کوژران فڵان خێزان ئەویان بەسەر هات و بەهۆی چێکێکەوە کە کەسەکەش دوایی پەشیمانەوێتەوە لەو کردەوەی کە کردوێتی بە حتمی پەشیمانە ماوەسا ئێمە چۆن بەڕاستی ئەم حلمە بکەینە هەوێن بۆ کۆمەلگا یعنی چۆن خەڵک فێری حلم ببێت چونکە هەمومان پێویستمانە ئیسە سەیری سوۆشیال میدیا پێکار بزانە ینی کەسێک مامۆسایەک بانخوازێک دکتۆرێک مصلحە هەر کەسێک بێت قسەیەکی خێرەکە خەڵک لەسەر قسە خێرەکەش قسەی ناشرین نووسێت یعنی چۆن ئەم خەڵکە فێر ببێت کە حلم و حوسەڵە و تەحمل و لە شوێنی خۆیان قسەکردن و ئەم شتانە بکە بە دەبی ڕۆژانی ماوەسا وای لات وەکو جەناب داماژت پێکرد ینی بەوتنی هەر بنووسین بەڵێ نەرمونیانەکەی خۆی لە ناوە بات و تونوتیژە بە نووسینەکەی باسە وەڵا ئەمەی وەگڵی پشوو درێژێکی ئەوێت نەفەس درێژێکی ئەوێت بەڵێ ئەمە ئێمە لەسەرمانە وەکڵێ مۆمەکە داگرسێنە ئەوەی کە پێویستە لەسەرمان ئەنجا بین سیرەتی پێغەمبەری خوا سیرەی حەزەتی محەممەد صلی الله علیه و سلم بکەینە قدوة ولكم في رسول الله قدوة حسنة قدوة کێ پێشەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ نزانی مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانەکانیان چۆن
خۆ ئاەتی قۆران باسی ئەگەر باسی نەکەم باسی زەربەکە لە ئەگەلیەدان و نوعەکە لە تەنبێکردن بەڵام ئەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قەت ڕۆژە ڕۆژان بەکاری نهێناوە ئەمە ئەم ئەخلاقانی پێ صلی الله علیه و سلم ئەبێ بێنین وەکو کەسێکی دیندار وەری بگرین دووەمی ژیا جاری وایە لە کەسەکانی تریش تەجاریبی ئومەتانکانی تریش کە لەسەر خۆن حەضارەتێکیان دروست کردووە ئیسا بەعزە شەعبەکەیە کە وەک بیستومانن تووڕەبوونیان کەمتیایە بێکێشەشن بەڵێ مەسە جاری وایە وەک بۆیان بۆ گێڕامەتەوە شەعبی مالیسی بەڵێ زۆر لە حەجا دیومانن چەندێ لەسەر خۆن ئەوە وای کردو ئەو لەسەر خۆی ئێوان هەم وڵاتیان چۆتە پێشۆ لە ناحیەی تەکنۆلۆژیاوە هەم بێکێشەش بوون مەسەن ئەو هەموو دیانەتی تایە و ئەوەش لە مەدرسەکەی ئەوان پەروەردە بووە ئەوەی تێدا هەیە ئێمە دکتۆرێکمان لە مزگەوتە یادی بەخێر دکتۆرای لە مالیزیا هێنا ئێستەیش تا ئێستا سەرتا کە ئەهاوە مزگەوت خەڵکرد بە ناوی خۆیان بێت بێک دووتە کەس کاکە ئەم پیاوە وابانگ نەکەن پێم خۆش نییە خۆی ئاساییە بەلایەوە ئەمە پرۆفیسۆرێکە ئێستش کە ئەیبینی دێ بۆ مزگەوت و دەڕواتە دەرو مەعامەڵەمانێک لەگەڵاکە هەرسوگوتەکە کە ئەنەمە ئەم پیاوە هەر خوێنەواری نییە بەڵام لەگەڵ ئێوشا لە بوارەکەی خۆیان لە کارەکانی خۆیان لە بواری دینداریەکەیش خۆیان مەسەن لە شارەزایەکەیشە زۆر شارەزایشە بەڵام ئەو لەسەر خۆی وای کردووە یعنی کە ئەگەر دوو ڕۆژ دیان نەبێت خەڵک بۆی بێتاقەت ئەمانە نمونی بەرسن جوانە لەو شوێنانە کەسی وا پەروەردەبێت بەڵێ وەکو نمونەیەکی کاک دانیار هینم بیرکەوتەوە مامەسا لە کەناڵی جەزیرە ئیتیجا معاکسەیەکی فەیسەڵ قاسم جا ئەو خەڵکەیە بەشەر تەبعاً بەرنامەکەی ئەوەیە دوو معارزیەکی خەڵکی سوودانی هێنابوو ئەمیان لە حیزب و ڕەوت و هینێکی جیاواز زۆر جیاواز ئەمیشیان زۆر جیاواز ئەم دوانە ئیتر کە قسەیانە کرد هەر زۆر حەلیم بوون ئینجا نەک حەلیم فەیسەڵ ئەیویست بیان نابەشەر ئەوانشیان و ئەوەی وەڵی قسەکەی تۆ ڕاستەوەیشی ئەو خای تۆ ڕاستەوە ئیتر هیچ ینی حیلمەکە ئەوە نەزاڵ و بەستەریانە یعنی نمونەی شەعب هەیە ماوەسە ئاوایە چە سوودانیەکێکن لەو میلەتانی کە هێمنن زۆر هێمنن ینی میلەتێکی هێمن و لەسەر خۆن لەبەرەوەکو جەناب فەرموو لە حەجا ئێمە ئەو نمونە ئەبینین حتا کەواتە ماوەسە ئێمە سوود لە حەجە بینین لە چییە لەوە کە فێری ئەخلاقە بین لەوێ ئەخلاقی ئومەم ئەخلاقیەت بەڵێ جا لەم ڕۆژانە شتێکە بوو لەگەڵ کوڕێکی خۆما بوو بەڵێ وتی فڵاوتم ئەگەر بە کەسێک وت و بەدەم تۆ نەهات مەڵێ ئەم کەسە خراپە واز لەم بێنە بڵێ ئەگەر من یەکە ئیشی پێم بوو وەک ئەو ناکەم جوانە ئەبێ وابینانێ ینی نەگەوەی کا بڵێ وڵام مادامە ئەو بەدەوە ناتویتە زەڕبیستنتی واز لێمەی بێنە بەڵام ئەی کەسێکی تریش بەدەم تۆ هات لە ئیشێکتا و بەها ئیشەکەی بە خێرا بەدەم توات بڵێ ئەمەکەم بە مامۆسای خۆ جوانە ئەمەکەم بە مامۆسای خۆ منیش وەکو ئەم بمانێ وەکو ئەم کەسەمانێ جا هینەکەڵێ ڕەوشی بارانە هەبێت شتێکی جوانە ئەو وتەیەکی وان بیستووە ئەڵێ چۆن باران ڕەحمەتە بۆ هەموو شوێنێ ناپرسێلێکی تۆ ئەگەر لە ئەسڵا بتەوێ نەرمونیان بیت لەگەڵ مناڵێکە لەگەڵ خوێنەوارێ لەگەڵ نە خوێندەوارێک لەگەڵ هەر کەسێکا بێ بەو لەسەر خۆیەوە قسەکردنەوە بەڵام ئیتر هەندێک مەناخیش فەرقەکە ئەمڕۆ یەکێک باسی هین دەکرد ئێمە عێراقیەکان کە دەنگ بەرزەکەینەوە دەنگ بەرزکردنەوە شتێکی ینی مەهارەتێکەیسێ بەتایەتی لە وتارانە بەڵام فارسەکان دەنگ بەرزۆ ناکەن فارزە ئەو برادەرەوتی نەماوەسە من لە تورکیا بوو وتی بڕابێک قسەی کردووە حەڵیێم لە دەنگی بووە ینی لە قسەکردناوەتم دەی ئێمە حەسمان بە دەربڕینەکەیە ئەو دەربڕنی زۆرەش جاروات باش ناوە جاروای باشیشە بێت بڵین ئەلای حاڵ کە ئەتانێ ئەبێ بزانیت تۆ لە ئەنجامی هێواشی وتا لەگەڵ کەسێکە پاش ماوەیە پەشیمان بۆتەوە پاش ماوەیەک پەشیمان بۆتەوە جارێک برایەک باس باسکردم
وتی کەسێک زۆر تووڕە بەرامبەرم زۆر تووڕ بوو تۆی دەیدەی وتی میچی پێ ناوت وتی دەچوو ئەو لاوە وتی دوای ئەوەی پێنەچ خۆی هاتو ئەم لەولای ماچکردم دوکاکە بۆم لەولای ماچکرد وتی ئاخر تۆ منەوە تووڕەبوونەوە کە تۆ هیچی بەرامبەرم نەوت خۆی مامۆستامە زۆر گرنگانی خێر و پاداشتێکیش ئێجگار گەورەیە ئەم ینی بی خۆی تۆ دەری نەبڕی خۆی دیارە ئەمە وتمان هەندێکی جیبیلی هەندێکی ئەوەی کە نیەتی تحلمێ بێرێتەوە بێ بگاتێ بچی بچێتەوە بۆ والكاظمين الغيظ غيظەکە هەیە ئەمە کەڵمی غەیظەکەکات جاونەش کەزم کرد هەر نامێنێ جاری واکە زۆر زۆر کەڵمیش کرد کاتە هەر نامێنێت و گوێی لێ نییە خۆ لەوانەیەشە بڵێن پێت وەکو کاتی خۆی بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئوذن ینی گوێ ئەگرێ بۆ هەموو کەسێک بەڵێ ئەوەم سیفەتە بە حسابی خۆیان ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆش باوەڕی گوێ بۆ هەموو کەسێک بەڵێ بەڵام ئەم سیفەتە هەندێک جار یانەیە لە ڕوویەک و زەرەر بێ بەڵێ گوێ بۆ هەموو کەسێ بگرێت و باوەڕی پێ بکات خۆ جاری وایە بدوێت بەڵام گوێی پێ ناوە مثل دۆستێکمان هەیە یادی بەخێر ئەو سیفەتەیتی هەیە بەڵێ ئەتی ئافرەتی کە بچێ یەکسەر بڵێ مەسەن پێویستم پێێتی خۆی نەیشی بێت یەکسەر شتێکی بۆ پێیاکە ئیتر ڕۆژێکی باسی وتی وەڵای پێمان وتووە کاکە ئەم کەسەکەیە وان نییە ئەمە تەسەنۆکتی بەخوا مادامێکم هەر هەستێکی وای خۆی دەرئەبڕێت من خۆم پێ ناگیرێت ئەمە وای کرد ئەم سیفەتە بەرزەن پیاوی گەورەتر کردووە جوانم نمونەمان زۆرە لەو کەسانە لە نمونەی زیندومان هەیە لە وڵاتی خۆماندا دەشتمان کەمێکی ترماوە مامۆسام لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەزانین کاسبکارێکە لە دەرەوەیە مشتێکی زۆری بۆ دێت یان هەر کەسێکی دیکە پەرستارێکە پزیشکیەکە ئەمانە تا چەند پاداشتیان زیاترە لەوەی کە نەرمونیانی مامەڵە بکەن لەگەڵ مشتریەکانیان لەگەڵ کەسەکانیانە تووڕە نەبن هەتا بتوان بۆی کە بە ڕۆژوون لاە ناڕەحەت بن لە ڕووی دەرونیەوە لە ڕووی برسێتیەوە بەڵام بیریش لەو بکەن و کە ئەجر و پاداشیانانێ زیاتر بێت لە کەسانێکە لە ماڵەوە بێت هیچ مامەڵەی شتێکی نەبێت خۆی لە ڕۆژوو نیوەی سەبرە ڕۆژوو نیوەی سەبرە نیوەی ڕۆژوو سەبر نییە سەبریش نیوەی ئیمانە بۆ ئیمامی غەزالیە فەرمێ ڕۆژوو ڕوبعی ئیمانە جوان شتێکی وایە فەرمێ معدەلێکی وا باسەکە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژوان ئەبێ زۆر سەبر بێ بەعکسی ئێمەوە وڵاتی ئێمە ڕۆژوان تووڕەیە مبەڕیری وەکان کاکە بە ڕۆژووم و ئەوانە و بێتاقەتم بەزە بێ ئەی بۆچی بە ڕۆژووی بۆچی بە ڕۆژووی برسیکردن ینی چی تونیکردن ینی چی بێخەوی ینی چی یعنی بە سەبرێ بێ کە خۆ بگری بەشێکی لە بۆیە فێر ببە خۆی ڕۆژوو دەورەیەکی ساڵانەیە خولێکی ساڵانەی عەمەلیە ینی وانەی نییە بە نەزەری بخوێنرێت بە عەمەلی فێرت ئەکا ئەوێ وتی من خۆ ئەگرم تونیمە بەس خۆ ئەگرم بەسەر برسیم بێت بێخەوم مەسە بێت تااقەتوی لە ئەوانێک بە لە زاتوینەکە یا لە قسەی دنیاییەکان لەگەڵەوەشە ئەبێ بزان ئەم سەبرە کاتێ تەفعیل بووە کە لەگەڵ بەرامبەرێکی کتیشا سەبرێ بێ مشتریکی زۆری بۆی دێت مەسەن کەسی بۆی دێ یەکی ئەڵە و بێڤعدە و شتت کاکە چاک نەبوو بە کەڵک نهات یەکسەر تۆڕە نەبێ و بەتایبەتی لە بازاڕ ماوەسا سەبری زۆر بێت بازار یعنی کەسێک کە دوکانی هەیە عەربانی هەیە ئەبێ زۆر سەبر لەگەڵ خەڵکا بکات لە مانگی ڕەمەزان ئەگەر نەیکات قازانج ناکات جوانە لە هەردوو دنیا نا لە دنیا قازان لە دنیاە ئەو چۆن کەسی ڕازگۆ قازانجی دنیا قیامەتەکە کەسی لەسەر خۆش قازانجەکات بەڕووی کۆلانێن تۆزە زەرەر ئەوەی کە هەر تەنها مادیەک پێش سامی مادیەکە و ڕقەمی مادیەکان کە ڕاستە زەرەرە خۆ کابراز ئەو کەسی زەکات دەرەکە ژمارەکە کەمەکە لە ملیۆنێک دووسێت کەمی کردووە ێوا کەمی کردووە بەڵام ئەو حسابی دوا ڕۆژێکی تری وەکە ئەمیش ئەگەر ژمارەکان حسێ بکە ڕاستە شتێکی ئمڕۆ کڕیوە خێرا بۆیە باتەوە گوێی ناداتی ئەمجا لەم بەڵا ئیمڕۆ کە جاخۆ قیچم ئەرچێکم شۆش وەم هاتەوە و جاخۆمە قازانج ناکەمەوە کرێ دوکان بێت ئەمانە ڕاست ئەمە حساباتێکی مادیە ئەگە حساباتێکی تر بکە
ئەمڕۆ من ئیشم پێێتی بەڵام بۆ سوێنە ئیشێکی زیاترم پێ ڕاستە ئەبێ ئەو دووربینی بێ ئەگەنیسان دووربین بێت بە عقل بیر کاتەوە ئەو کاتە ئەو کارانیشی ئاسانترە بێت خۆ دەست چاو خۆش بێ مامۆستا سەید عەرەبی خەزات بێت مامۆستا سەید عوبەیدی مامۆستای نییە خۆ بەخێر بێسترە سپاس دەکەین بە ڕێزتە دەست قوڵ بێت خۆشزاوەتە مۆسیە بەڵا زان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین دوبارە سڵاوتان نەبێت ئازیزانمان لە بەرنامەی گوڵستان بەردەوام دەبین کەمێک لەگەڵ شێفدیار گفتوگۆ دەکەین و درێژە بە تەوەرەکانی دیکەمان دەدەین ئینشاءالله شێفدیار خواردنەکانە گەشتە کوێ خواردنەکانمان خەریکە بەرەو کۆتایەتی جارە دوو زەڵات هەیە جیاوازمان ئامادە کردووە و لەگەڵ برنجێکی ڕوو بە هەنار بە گوێز و بە هەنار گەجگە لە ڕوو بە هەنار هەنارشی تایە برنجی خڕە بەڵێ دۆرفیسی بەڵێ شێفدیار ئەگەر گۆشتێک هێنێ برنجێک بە ئاوی گۆشت لێ بنی بەڵێ ینی زۆ زۆ بە تام و خۆشترگوانیە بەس بە شەتێکە بێ لێ بنی چۆنە یەکەم بێ بە دوو شتە هەبێ بیزانی یان ئەگە بۆن سادی هەبوو نابێ پێ بکەیت گۆشتەکە بۆن سەر بەڵێ ئاوەکەی هەیە بۆن سادەگرێ هەنگوێنی لێ دێن تر بۆ بۆ هەن نابێ بۆی نابێ دووهەمیان ئەبێ بیپاڵێوی لە مەسپێکی بێ بۆی هێسقانی وردەی تیابێت نەچێتە نایەوە بەڵێ کاتا گەر پێ لێبنی زۆر بەرەزەتە یان قەرەخەمانی پێ لێبنی ئەوە هەزۆر خۆش ئەزەم ئێوە برسیدانە بۆیە من قەرەخەمانی ڕۆژە بۆمان دروست کە ناڕێنەوە لەگەڵ کاک یا وەڵای زۆرشم پێ خۆشە ئینشاءڵڵا وای لێک بۆ هەم گۆشتەکەشی بەسە بێ نەک ئاوەکە بە گۆشتەوە گۆشت ئەوی کیان چی بوو شۆربە چیەوە ئەمەیان سوپێکی شعریەیە بەڵێ ئەم سوپە شعریە کە شعری دۆرفیسیە بە زرشت کردومە لەگەڵ زعفەرانە ئەوە سە تۆزتر خستە بێتەوە بەڵام زۆر خۆشەوە زۆر کەم خەڵک دروستیەکەات بەڵێ بەڵێ زرشتەکەی زەرریشی نیە و تقریبان هەروەکو کوردی خۆمان وایە مزرێکە بەڵە زۆر خۆشە باڵەکە و گەشتۆ بەکوێ باڵەکەشمان وەڵاهی جارەوە لە ناو فرنەکەیە دواتر یینەوە دوات ئینشەڵڵا خەپەتانەیەمێ خزمەتانە بەسە خۆش خێر بن باشە یان تەوەرێک دووەمی بەرنامەکەمان بەڵێ حتمما هەر جار و باز لە بۆ کەسانە دەکەین کە لە دەرەوە پیشەیە کارێک ئەنجام دەدەن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا سپۆنسەری بەرنامەکەمان نەخۆشخانەی بەخشین و دۆلفیسین و بەرهەمەکانی و کاشۆ وانیش سپۆنسەرن جا نەخۆشخانەی بەخشین شربەتی خاڵقی شربەتی خاڵقی بیرمان نچێت دوو کارمەندیان ئەمڕۆ میوانی بەرنامەکەمان کە لەوێ کار دەکەن ئەوان باز لە ئەزمون و کاری خۆیان دەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزان لە دەروی مانگی پیرۆزی ڕەمەزان باز لە مامەڵەیان لەگەڵ نەخۆشە دەکەن ئەشە تۆش ئەزمونێکی زۆر دەیە لەگەڵ نەخۆش و کاری پەرستاریوانەیە بەڵێ ڕەمەزانان چۆنە ینی بۆ تۆ بۆ واللهی بەرەکەت لەوە شابینرێت ئەرە والله ئیسە من ئەمڕۆژ کە سەحاتم باش نەبووە هاوڕێکی زۆر ئازیز و خۆشەویستم هەیە لە نەخۆشخانە لە نەشتەرگەریە کاک فەخرودین ینی هاوکارێکی زۆر باشی منە بەڕاستی ینی نەی هێڵاوە دەست لە هیچ شتێک بم عیلاجی بۆ کردوم مغەزی بۆ هەڵواسیوم ئیشەکانی کردووە ئەو ئیشانەی کە ئەبوو منیش بیکەم ئەوەشی کردو اینجا ترکاکە لەوە فەزلی ڕەمەزان لەوە باشتر وڵا بێگومان ئینشەڵڵا بەخێراتن لە هەر دوو بەڕێت کاک ئیلیاس شێرزاد پەر سەرۆ کاک ژیار خالید دەکەین و من بەخێراتیان شێخ کاک ئیلیاس و کاک ژیار فەرمون عليك السلام بخير بن اخوه عليكم السلام ورحمه الله اخوه بخير بن بخير بن اخوه سلام بخير بن اخوه سلام بخير قربان سلام عليكم لقال رمضانات الحمد لله الحمد لله خو باش بس ما بركه كرت يعني بركه لا شيء دروس بيت على مانجي بروزي رمضان يعني بلا جبو إيشو كارو زوجان رزقي جزاك أكاك شواني ما أخو حتى أخوي الرزق نية مرجنية بارك زياكا راستا قناعتك زياكا بركة صفرك بركتي تيك بلا نرزاني شوانا بس سر نايزاني سا فرمي قصيكي جوان هي هرشن
لكاتي أمبرايا ناقرين نعم إمامي أبو حنيفة بوم ماڵە فەرم پیاوێکی چێ بۆ لای زۆر فەقیرم بەشکم ئیشەکەم بۆ بدەستەوە ئیشەڵە بڕۆ بڵێ فڵانە کەس لە بەغای ناسم بڵێ 5 درهم ڕۆژانە ئیشی لەگەڵا بکە ئیش ئەچێت دەسەکا بە ئیش لای یەتوەڵێ وڵای هەر وەزم خراپە دوای مایە ئەڵە بیکە بە 3 درهم لە سێکە زۆر باشە بێت ئیتر وەزعیان باشە بێت نەخۆش نابن مشکلیان نابێت ئەڵێ باشە بۆ ئەڵێت ئاخر 3 درهمەکە حاڵی تۆ ینی ئەوە شایانی تۆ بوو لەبەرەوە پێنجەکە زۆر بوو کە وەرتەگرت بەڵێ خێر بن یخوا کاک ژیان لە جەناب تۆ دەست پێ بکەم خزمەتانم جەنابتان لە نەخۆشخانەی بەخشین بۆمان باسکە ئیش و کاری خۆتان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە نەخۆشخانە چۆن نییە من ناوم ژیار خالیدە لە بەشی تیمی تەندروستی نەخۆشخانەی بەخشین داوامەکەم ئێمە 24 ساعت لە خزمەت چارەخوازانی بەڕێزین بۆ هەموو کارێکی تەندروستیان ئەگەر خوا نەخواستە ناتەندروستێک لە تەندروستیان ڕووبەت ئێمە هەم دکتۆرمان هەیە لە تیمەکەیە هەمیش سەردانیکردنمان هەیە بۆ ماڵەکان یعنی 24 ساعت یعنی لە خزمەتی چارەخوازانین هەم لە تەواریەکەمان مەسەلەن خزمەتگوزاری دکتۆرمان هەیە هەمیش بۆ ماڵان یعنی بۆ ماڵانیش دەتوانی خزمەتگوزاری دکتۆریش بەرینە ناو ماڵەکانەوە تیمەکەتان چەند تیمن 24 ساعتی کارەکەن کاک ئێمە دوو تیم دیکارەکەین 24 ساعت و دکتۆریشمان دایم لەگەڵایە بۆ ئەگەر چارەخوازە پێویستی بە دکتۆر بێت دکتۆری باڵتنی تەڵان بەڵێ کاکژێر لە بیرم نەبوو ینی لە بەشی فریاکەوتنە کاک شێخ ینی بچنە ماڵان و ئەوانە بەڵێ چۆنیە مانگی ڕەمەزان ئیش و کار چۆنە ڕوا ئەم مدەتە ئەو بۆ بانی بچنە ماڵان و یان حاڵەتێکی فریاگوزاری ڕاستی ئەو قسەی کە ئەکرێ مەسەن ئەمە لە مانگی ڕەمەزانەها هەموو شتێ بەرەو کزیە ڕات ئیشکردنە هەموو بەس سبحان الله ئێمە بەعکسەوە بوو یعنی هەم لە تەواوی هەم لە تیمەکەیە یعنی هەم دەرچوونمان بۆ ماڵەکان زۆر بوو هەمیش لە ناو تەواریە لۆدێکی زۆر زۆرمان لەسەر لە تەواریە ڕەنگە زیاتر بەهۆی ئەم پەتاوەرزی بزەوت هەم لەوەی کە مەسەلەن شێوازی خواردنی کەسەکان ناتەندروست دەبێت هەمیش لەوەی کە مەسەلەن ئەم پەتایە کە ئێستا هەیە ئەوش بەرچاوێکی زۆری ڕووی لە مەسەلەن شاری سلێمانی وانە کردو ئەترەوە بێتە هۆی کە مەسەلەن لۆدێکی زیاتر لەسەر ئێمە دروست بێت لە نان خواردنی ئێوارەیە بڵین کەسەکە برسیەتی زۆر هینەکە یا زەختی هەیە شکری هەیە تەمەنێکی هەیە ڕەنگە زیاتر ئەوانە گرفتی ئێوە بن دوای تەلەفۆنتان بۆ کرێن ئەرەوەڵا ئیتر زەختی بەرزە شکری بەرزەوە لە سەرەتای ڕەمەزانە هەمزدەوت کاگراز ئێمە خێر بێخوا سەرچاوان لە ناو خودی نەخۆشخانەکەی نیە نەخۆشخانەکە چۆن نییە کار و پیشتان چۆنەوە لە ڕەمەزان بەدەر ڕەمەزان بسم الله والصلاة والسلام على رسول الله عنوزانتنا نام إلياسا پەرستار لە قاوشی گەورە ساڵانی نەخۆشخانەی بەخشین و مدەتی بەرەو 5 ساڵ من کارمەندم لە نەخۆشخانەی بەخشین لە ڕەمەزانە ئەمە هەروەکو بە هەمان گۆڕوتنی پێش ڕەمەزان لە خزمەت چارەخوازانی خۆشەویست 24 کاتژمێر قاوشی گەورە ساڵانی نەخۆشخانەی بەخشین ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە عملیاتە پێویستیان بە نەشتەرگەریە دێنە لای ئێمە ئامادەیانەکەین حازریانەکەین بە عملیات و دوای عملیاتیش دووبارە هەر ئێمە ئەرکی چاودێریکردنی نەخۆشەکە لە دوای عملیات دوای نەشتەگەری هەر لەسەر ئەستۆی ئێمەیە من ینی ئێمە هەمومان ئێمە بە یەک تیمی شەکەین ئیش ئێمە تیم وەرکینگە ئێمە ئیشەکەم دەستە جەمعیە ئێمە سپاس بەخوای گەورە وەکو یەک عایلە لە ناخۆشخانەی بەخشینە کە ئەمە ینی تۆزێک لە نەخۆشخانەکانی کە کەمترە بینرێ وەکو یەک عایلە وەکو یەک ماڵ وەکو خوشک و برایە وەکو عایلەیەک بێکەوە ئیشەکەین و کارەکەین فەلەبەرەوە زۆر مرتاحین زۆر مرتاحین کارگەریشی بە لەسەر دڵسۆزی لە ئیشکردنەکەی حتمما گومانیتیانە ئێستا من هەر خودی خۆم کە یعنی کە خەڵکی تۆن سەماڵ ماوەتەوە سەماڵ ماڵتان لەوێ بەڵێ سەلامەتی یا ڕەبی من کە ئەچمەوەتەوە سەماڵ کاتی ینی نزیکبوونەوەی داوامەکەم یەتەوە بێمە بۆ سلێمانی و بەخشین بڕاوکە ینی بیری بەخشینەکەم دڵی خۆش هەبەزی دڵ خۆشە ینی لەوەشە ماڵە تۆزێک هین ناکردبێتەوە لۆبیان کردبێتەوەی تۆ هەر حەزر بەخشینە و داوا زۆرە و حەزر لە بەخشینە من بۆ پەیامی ژوایە لێرەوەی جارێ ئێوارانی ئەم بەرنامەیە بەرەکەتێکی عجیبی هەیەەوە هەر حەزل لە ئیشێ کرد لە شوێنەکە ئەو ستافەت بەدڵ بوو
زۆر خۆشەکە ینی بەردەوام کاری تیا بکەیت و لەگەڵانە کار بکەیت ینی ئەوەی کاک ژیار باسی کاک ئیلیاس باسی کردانی ئەوە جودای من هەیە بەڕاستی ئێستا من ئەوە چەند ساڵە تقریبان 25 ساڵ لە یەک شوێنە ئیشەکەم ینی ئەو کاتە لە نەشتەرگەری هۆڵی نەشتەرگەری سلێمانی بڵێن لەوێ کارەکەین ئەم 25 ساڵام ڕەفیقانەمان کە هەمان بووە بەشێکی زۆران نەژنیان هێنابوون نەشویان کردبوو ئێستا بوون بە نەنک و بوون بە باوکو بوون بە ینی زۆر بەیەکەوەین لەخوا بەزابێ جا ئەو بەیەکەوە بوونە شەوقی ئیشەکە تیاتێ دڵسۆزی تیاتێ قسە قبولکردن تیاتێ چکە تۆ ئەگەر ڕەفیقەکە خۆش نەیە بەخوا ناتوانێت قسەی لێ قبول ناکەی بەسلی وەرەگری ئەگەر خۆشەویست ئێمە چونکە هەم نەخۆشخانەی بەخشین لە ژێر سێبەر و سەقفی دەستگایەکی خێرخوازیایە ئێمە هەستەکەین بەشێکین لەو خێرە بەشێکین لەو خێرە ئێمە لە زیاتر هەز بە مرتاحیەکەین بۆ ڕاستە من لەوێ موچای وەگرم و ئیشە بکەم بام لە کۆتاییە من چونکە لە ژێر سێبەری سەقفی نەخۆشخانەیەک داوامەکەم کە ئایدی مەسەرەن مینێکی خێرخوازیە باشە و خی گەورەشە فەرمی ومن خی گەورە فەرمی ومن ئەحیاها كأنما أحيا الناس جميعا ئەوەی کە مەسەرەن فریای کەسێکە کەوێ وەکو وایە فریای هەموو خەسکەوت بێت وەکو وایە هەموو کەسێکی ڕزگا کردبێ کاک ژێری پێم لای بەڕێستان ئێوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داوتە زیاتر لە دوای بەربانگەوەی بەشی فریاکەوتنتانیان چۆنیە و لە ناو شاری سلێمانیە یان دەرەوەی شاری سلێمانیش ینی ڕۆنیان نەخۆش ئەبەنەوەیان چۆنیە بالضبط ئێمە 24 ساعت لە خزمەتی ئاینەن یعنی لە هەشتی بەیانی و هەتا هەشتی بەیانێکێت بەڵێ بە دوو ڕقم هەم بە کۆڕەکەم بە ئاسیا توان پەیوەندیمان پێ بکەن کە ئێمە بچینە ماڵەکانی لەناو تەواریە لەناو نەخۆشخانەی بەخشین خۆیە وەکو کۆمەڵگە هەمانە لە ڕاپەڕینی شەمانە وەکو نەخۆشخانەیەکی تریش لە هەڵەبجە هەمانە یعنی لە هەر سێکیانە تەواری هەیە تەواری بوونی هەیە بۆ حاڵەتێکی کتوپڕ یعنی وەموو حاڵەتەکانی ژوەر ئەگرین چونکە لە پاڵ دکتۆرە باتنیەکەیە کە هەمیشە لەوەیە دکتۆرێکی مقیمان هەیە بۆ هەموو ئەو حاڵدە کتوپڕانە بۆ ئەوەی کە بەدەم چارەخوازانەوە بچن کاک ژیار چەندێک خەڵک کۆمەکی ساری سعافەکەی ئێوە کاکە دەربچم گەنە ئەو شوێنەکەەوە خەسڵێکی جوان لە سلێمانی و لە کوردستانە هەیە بزەوت بە تایبەتی لە شاری سلێمانی چونکە بەڕاستی ینی ناوەکەی لە هەموو عێراقا و ناوەی هەیە ناوی ڕۆشنبیری شاری سلێمانی وای پێڵن یعنی بەڕاستی کە ئەجتە دەرەوەی هەرێمی کوردستان بە تایبەت دەرەوەی هەرێمی کوردستان ئەنج ئازانی بەڕاستی لە ناو هەرێمی کوردستان و بە تایبەت لە شاری سلێمانیا قەدری ئیسعاف زۆر ئەگیرێ هەم لە ڕووی ڕێگە پێدان هەم لە ڕووی یارمەتیدان مەسەلەن لە شوێنەکە لە شوێنی گشتیە لەسەر جادەی گشتیۆمانە زۆر هاوکارتە بن بەڵام لە دەرەوەی هەرێمی کوردستان بە جۆرێکی درە کاگیلیاز ئێمە لە تۆری پێشودا مامۆسایەکی یانیمان لەگەڵ بوو باسمان لە نەرمونیانی کرد لە دڵسۆزی کرد لە سەبر کرد ئێوە کە کارمەندن لە نەخۆشخانە تا چەند ئەمە گرنگە نەرمونیان لەگەڵ نەخۆشەکانتانە بە تایبەت جەنابێ وتە لە گەورە ساڵانە ئەوانە لاانە نێگە بێ تەمەنیانە بێ تۆزێکلانە جیاوازتر بێ مامەڵیان لەگەڵا بکەن ئەم نەرمونیانە تا چەند گرنگە ڕنگ باتۆ لە کار و پیشەتاندا کاکدانەگیان من بەش بە حاڵی خۆم یەک قسەیەکی هەموو جارە بە بۆ تەلەبانی بۆ فێرخوازانی کە نەخۆشخانەی بەخشین کە تەلەبەن لە بەشێکی تۆبی یەکەم قسە پێیان دەڵێم ئەگەر تۆ کەسێگەنی سەبرت نییە بەرامبەر نەخۆش بەرامبەر بە هاوڵی نەخۆش مەیە بۆ بەشی تۆبی بڕ ئیشێکی لە شوێنی کە خۆت بدۆزەرەوە بەڕاستی ئیشی تووبی ئەبێ سەبرێکی زۆر باشتەوەیە چونکە تێگەیشتن و حاڵی بوونی هیچ نەخۆشیێک لەگەڵ نەخۆشیکە لە یەک ناچن ینی ئایکوی هیچ کەسێک لە کەسێکی کە ناچێت نەخۆشێک بە جارێک تێگا قسێکی بۆکەم نەخۆشیکە بە 6 جار تێگا بە 5 جار بە 2 جار تێگا بنمونە ینی ناکرێ من تووڕە بم ناکرێ من سەبرم نەبێ ینی سەبر و ئارامی لە ئیشی تووبیان نەبێ نەکردنی باشترە بچ ئیشێکێکی زۆر باشترە مەسەرەن تۆ چی مەسەرەن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت چی بۆ خۆت خۆش بوو بۆ براکەشەوە پێ خۆش بێ من چۆن پێم خۆشە کە نەخۆش بم کە سوکارم نەخۆش بێ ئەو ستافە ڕێزم لێ بگرێ احترام بگرێ بەرامبەر من سەبران بێ منیش پێم ئەبێ منیش ئاوا بم بەرامبەر بە نەخۆش و بە هاوڵی نەخۆش ڕاستە لا ئێوە چۆنیەکە
والله ئێمە زیاتر چونکە ئەچینە دەریەوەی خەسەخانەش یعنی تووشی کۆمەڵێکی زۆر زیاتر لە کەسانێگە بین کە لاانێ توندوتیژیشمان بەرامبەرکەن لاانێ لێشمان تۆڕە بن یعنی وانە هەمووی توژم یان مەسەلەن جاری وا هەیە خۆ مثلا تۆ بەیس ئافڕۆی لاانێ ئەو سیاری وەکو کاگیلیاز باسیگر ئەو سیاری کە لە پێش تۆ یان ئەو سیاری کە مەسەلەن داوای یارمەتی لێگی لاان یارمەتی ونێ لاانەش سەرباری ئەوە لێو تۆڕە بێشتەوێ بەڵام گرنگترین شتەوێ بەو پەڕی نەرمونیانی بۆ پەڕی سەبر و عین تۆ مامەڵە هەم لەگەڵ دەوروبەرەکە بکەیت ئەو دەوروبەری کە بووی ئەچیت هەم ئەوەیە ئەو نەخۆشی کە هانای بۆ تۆ هێناوە تۆ یارمەتی کە بۆ شوێنی مەبەستەکەی بچێت نەخشە بۆ پێی جەنابتە نەزمونی لێ لە نەخۆشخانە حکومیەکانە زین لەناو خزم و کەسوکارە زۆر جار کەمێک لی ئەکرێت لە نەخۆشخانەی حکومی لە مامەڵی کارمەندان بۆچی ئەگەڕێتەوە جەنابەدە لە مامەڵەکردنیانە لەگەڵ نەخۆشەکانە لای تۆزە زبریەکیان نەبێ هەمووی نا هەنێکی تیا ئەبێت ینی ئەمە ممکنە شتی وە ڕووبات وڵی طبیعەتی برۆ ڕاست برایانە باسییان کرد ینی لەخوا بەزەبێ لەوێش خەڵکی زۆر زۆر باش ڕاست مامەڵی باشەکە لەگەڵ تێکڕای خەڵکە بەڵام تر زروفی مادی و نەبوونی مەعاش و ئەم شتانش کاریگەری هەیە یان کەم دەوامکردن کەیسە ئەوەی ئیسە بڵین کە ئەم برایانە باسی خەسخانی بەخشینەکەن ئەو جدیەتی کە تۆ لە خەسخانی لەوان لەوێ لێ پرسیینەوە لەوانەیە هەبێ بەڵێ چکە ئەو جدیەتە لەویا هەیە لە نەخۆشخانە حکومیەکانە ینی بە حقت زۆر جار دەست ناکەوێت بۆ چونکە یەکەم ڕەنگە ئۆف زیاتر بێت و هەروەها کەم عاش نەبێت تۆ ناتوانانی بەرپرسێکی بەشێکی ناتوانانی محاسبەی کارمەندەکان بکەیت کەسی وایە زۆر لە شوێنێکی زۆر دوورۆیەت کری سیارەکەی پێنیە خۆت ناتوانێت هەم ڕۆژە هات چۆ بکە لەبەرەوە کەمتەرخەنی ڕەنگە ڕووبا بەڵام بەگشتی دڵسۆزێکی زۆر باشەیە سپاس بخۆ کاگیلیاس لەگەڵ عیباتە زوو پرسەکانە چۆنیە چۆن ئێگونجێن لەگەڵ ئیش و کارتانە والله کاک داناجان ئێمە بە حکمی ئەوەی ئەمە دامی ئێمە 12 ساعتیە یعنی هەم شەفتی ڕۆژ هەم شەفتی شەو بەڵێ ئێمە ینی سپاس بەخوا هیچ ڕێگری وکو هیچ بربەستێک بۆمەدان نراوە لە کاتی نوێژەکانە کەەوە جەماعات بیکەین بەسەن پەرشە تایبەتەکانی تاگە کەسیەکان ومان لەبێ ینی کەمتر بتوانیت بە حکمی ئەوەی داوامەکە تۆ نەخۆشێک لاستۆی توایە و لەگەردنی توایە و چەند ساعت داوامەکەن کاک 12 ساعت یا هەشتی بەیانی تاک و هەشتی شەو و شفتی هەشتی شەو دەست پێکات هەشتی بەیانی بەم شێوازەیە لەبەر ئەوە لەوەیە کەمتر بتانی مەسەرەن پەرشە تاکە کەسیەکان ئەنجام دەی بەڵکو بە جەماعەکان سپاس بەخوای گەورە هەمووی چکچەکانمان و چکوڕەکانیش هەر بە جەماعەتی شاڵا کردومانە ئەتوان هەر خزمەتکردنی نەخۆشیش کاک ژیان هەر خۆی عیبادەت و پار لەگەڵ یاکاک شێخ دەکرێت لە کاتی ئیشکردنە لە کاتی کارکردە تۆ بەبەرخۆ تۆ ذکر بخوێن ینی هێنە جار شەیتان وامە لێ بکە ئەمەمان بیر بچێتەوە بەڵام هەر گرنگە ینی کەسیش پێت نەزانێت وەر ینی لەسەر لێوەکان ذکر هەبێت بوونی هەبێت زۆر ڕاستە والله طبعا سبحان الله يك استغفر الله يك يعني الحمد لله يك لو شوێناکە تۆ خوا ئەسپاس بۆ تۆکە ئەم نەخۆشیێت ئێستا ئێستا من نەمکردووە ئەمە زۆری فەرقە لەگەڵ کەسێک ئەوەی نەبینی و جنابتان ئەبین کە چڕوودا و شێ بەسیترین ئازار بەسیترین ئازار کە چییە کا بە خەڵک بەڕاستی یعنی تۆڵی خوای ئەسپاس بۆ تۆ کە ئەم نەخۆشی تا ئێستا نەوە بەسەر منە ئەوە الحەمدا زۆری فەرقە بەڕاستی بێگومان کاک ژێرەوە ڕێنمایی دەزانە نەخۆشەکاندا کاتێک گەچنا ئەو شوێنی کە کەسێک نەخۆش کەوتو بۆی هەر شتێکەوە تا چەند بەدەم ڕێنمایەکانی ئەوە دن تا چەند گرنگە ئەوان ئەگەر بیسەری ئێمەن بینەری ئێمەن ئەنی و ڕێنمانێکی ئەیبەخشن ئەوان جێبەجێ بکەن بڵێ سەرەتا ئێمە کە ئەچین بۆ لای نەخۆشەکان ئەوەی کە لەسەر ئێمە پێویستە بۆی ئەەکەین وەکو هەموو فەحسە سەرەتایەکان زەختە شەکرێ لیانی دڵە ئۆکسجینە ئەمانەیە ینی بەڕۆتینیاتی خۆمان کە ئەچینە ناوماڵەکانە ئەوان بۆ ئەەکەین لە دوای ئەوە ئەگەر مەسەلەن عیلاجکردنیان هەبێت یان مەسەلەن تەداویەکیان هەبێ یان گۆڕینی سۆندەیەکیان هەبێ خۆراک بێ یان هێنە سۆندەی میز بێت ئەمانیان بۆ ئۆگرین لە دوای ئەمەوە ئیشی خۆیان دەست پێکات یعنی هەتا ئەم شوێنە ئیشی ئێمەیە خزمەتکردنی ئێمە تا ئێرەیە لە دوای ئەمەوە ڕێنمایەکانی ئێمە ئەبێ ئەوان جێبەجێیکەن مەسەلەن لە کاتی سۆندەی خۆراکە بێ پیان ئەڵین مەسەلەن ئەبێ ئەو شلەمەنی کە ئەیەم بە نەخۆشەکە زۆر وەکو ئاوی لێبێت بۆ ئەوی کە سۆندەکە بە زووی نەگیرێت یان مەسەلەن لە کاتی کانۆلادانانێکە ئێمە ئەڵین ئەبێ دواتر پارێزگایی لە کانۆلاکە بکەن لە تەڕی بێ لە جوڵەیەکی زۆر بێت لەمانە بێت بۆ ئەوەی کە بۆ زۆرترین کات ئەو کانۆلایە بتوانانی بەکاری بهێنی ئێتر ڕاستیش
ئەوەنەی کە سوتفەمان کردبێ الحەمدولillah ینی ئێتر ئەگەڕێتەوە بۆ هەردوو لای ینی هەم ئێمە ڕێنمایەکان زۆر بە جوانی ئەگەین هەمیش ئەوانی کە گوێمان بۆگرن الحەمدولillah زۆر جوان فیدباکەمان ئێنەوە کە زۆر باش پارێزگاری لەو ڕێنمایانە کێمە پیانین لە مامەڵەیە چۆنی پێتان خۆش چۆن بنیان شتێک کە ئەوە کە ئەچنانی پێتان ناخۆش بیان ئەو بڵێ خۆزگە ئەوانە بووە شتی خۆی بزدەبێت ئەوانە ڕوئایە بە زۆر کەمە ینی سبحان الله هەموو شتێک مەسەرەن ئێستا کە ئێمە ئەچینە ناو شوێنێکەوە ئەبێت دەستپێکی چاکە لە ئێمەوە بێت ئەنجە لەوانەوە فیدباکی چاکەکەی ئێمە ئەدرێتەوە یعنی ئەگەر ئێمە بە شێوازێکی خوانە خواست ناپێویست و ناتەندروست مامەڵەیان لەگەڵا بکەین ئەوانیش هەمان ڕەتفعلیانە بێتەوە ئێمە بەڵام سوپاس بخۆ ینی هەرچەند ئێمە چوینەوەمانە هەم بە ڕۆیەکی خۆشەوە یعنی چەند جار هەبووە لە دوای چاکبوونەوە نەخۆشەکانمان هاتوونەتەوە بۆ دەستخۆشی هاتوونەتەوە بۆ ئەحواڵ پرسینمان یان شیرینی هێنا بۆ تیمەکە و دوێت ئێمە لە پای ئەوەی کە ئێوە یارمەتی ئێمەتان ناوە هەر نمونەیەکی بەسیتانەوە بگەڕمەوە بە خێرایی نەخۆشێکمان هەیە هەر ڕێک پشتی بەخشینە ڕێک لە پشتی بەخشینە ئیتر هاتبوو بۆ فاسێکی ئاسایی هات بۆ ناو نەخۆشخانی بەخشینەوە ئیتر هاتبوو بەشی تەواری ئیتر من و کارمەندێکتر لە تەواریا بووین ڕاستی تووشی جەڵدەی دڵ بوو ڕۆژی جمعە بوو بەڵێ هاتبوو زەختێ بگرێ لە دوای بچێ بۆ جمعە تووشی جەڵدەی دڵ بوو ئیتر خۆشی هاتبوو بەڵێ ئێتر ڕاستی دواتر تەلەفۆنی بۆ خێزانی کرد بۆ کوڕەکانی کردن و هاتنەوەمانە ئێتر سپاس بۆ خۆی گەورەیان بە زووترین کات ئێمە گیانمان نەبوژانەوەی دڵەکە و لەوێ شەبەک و باڵ و نوشتیان بۆ دانا و سپاس بۆ خۆی گەورە کە زۆر باش بوو ئێتر ئێستا مەسەلەن خۆی نەخۆش بێت خێزانی کوڕەکانی هەر کەسێکیان بێت یەکسەرێتەوە بۆ بەخشین و لە دوای ئەوەشەوە شیرینی بۆ هەمانیان ناوتوی لە پای ئەوەی کە زۆر بە شێوازێکی ڕوێک و پێک و بە خێرایی فرێمی کەوتون بەخشین خەسڵێکی زۆر تایبەتی هەیە لە سلێمانیا ئەوی شوێ ماشڵڵا چەند قەرەباڵەکە بەس ینی هەست بە هی نەکەیت هەست بە دڵخۆشیەکە یەچیتە ناویان ئەم برا بە ڕێزانە و خوشکە ڕێزانی لەوێن یەکسەریان بەدەمتەوە ئیشەکانە بووەکەن ئەو ئیزدیحام و قەرەباڵغێوەی نەکردو ئیشەکان نەڕوات ینی ئەڕوا ئیشە ڕوا ماشڵڵا ئیزدیحام و قەرەباڵغەکەشیەوە الحەمدولillah خەڵک ئیسفادەی لە پزیشک و لە کارمەند و لە ئیشوکارەکانی بەخشین کردووە حتمما یان لە وەرگرتنی کارمەندیانەوە هیچ فلتەرێکی نییە زۆر نەخۆشخانە جەناوی شاگەداری ئەڵێ نابێ ڕیشێ بێ نابێ حیجابی نابێ بەز الحەمدولillah لە ئەمە لە نەخۆشخانی بەخشین بوونی هەیە و خۆی گەورە بەرەکەتداری بکەین ئینشاءالله کاک ئیلیاس ئێوە ینی گرنگترین ڕێنماییتان چییە بۆ نەخۆشەکان یان ئەو کەسانی کە لە لای نەخۆش ئەمێنێتەوە پێویستە چۆن مامەڵە بکە لە نەخۆشخانەکاندا لەگەڵ نەخۆشەکەی خۆی ینی پێویستە چی بکات کاتێکە لەوێ خاودانگەن ئێمە ئێستا لە حکمی مەسەڵەن ناڵن لە مۆرافقێک زیاتر لەگەڵ نەخۆشەکە لا ئێمە پێیان دەڵێن دوو نەفەر سێ نەفەر کیفایەتە لای نەخۆشەکە بێ بۆ یەک لەبەرەوەی نەخۆشەکە تووشی ئەم نەخۆشە مڕعاتی هەیە ینی نەخۆش کەوتووە پێویستەکە ینی کەمتر خەز بە دەوریەوە بێتەوە وەکو پرۆسی چاکبوونەوەکەی خێراتر و باشتر بێ ڕێنمایەکان ئێمە هەم لە پێش نەشتەگەری و هەم لە دوای نەشتەگەری هەم بە خودی نەخۆشەکە هەم بە هاوڵی نەخۆشەکەی گێنین لەبەرەوەی نەکڵێن نەخۆشەکە بیری بچێتەوە ئێمە بە هاوڵی نەخۆشەکەیشی پێدەین جا من زۆر دڵخۆشە بە شتێک هەموو جوڵانەوەیکی ئێمە قەناعەت وایە خێرە یعنی بەخێر بمان نووسین ئینشاءالله چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر بەردێک لەسەر ڕێ کەسێ لا بێ چاکەوە بۆ نووسێ چ زاوێت تۆ ئازارێک لا ببرێت تۆ وەسیلەکە بی تۆ وەسیلەکە بێت تۆ لا ببرێ یعنی و ئێمە هەم زۆر هاوکاری هەم هەوڵی نەخۆشەکان هەم نەخۆشەکانەکەین و ینی بەوایان لێکەین بە کەمترین ڕێگە و کەمترین ماندوێتی ئیشەکانی دەبر بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وتسیروا ولا تعسروا کار ئاسان بن ئیشەکان لە خەڵق قورس مەکەن یعنی هەوڵدەین ینی بە کەمترین ماوە کەمترین کات زۆرترین ئیشەکانی ڕایی بێ و جێبەجێ ببێ دەستان خۆش بێخوا بەشێکی زۆر لەوەی کە نەخۆشخانەی بەخشین نرخی زۆرێک لە ئەو پزیشکانی دیارە و ینی هەموو شتەکانیان هەرزانە هەرزانێشی ئەگەڕێتەوە بۆ گەورەی کارمەندەکانیان لەوانەیە نەخۆشخانەی دیکە بێ زۆر بە بڕەپارێکی زۆرتر لێ بتوان کارەکە بەڵام لێرە بڕەپارەکەیان کەمترە بەڵام ئەو خزمەتی پێشکەش بە نەخۆشەکانیانەکەن هەم بەشێکی زۆرن بە عیبادەت سێریەکان هەم بەشێکی زۆریانەوەی کە لەوێ لەوانەیە
تۆمەحی دنیاەکە کەمترە مرتاحەکەتان لەوانێ زۆر زیاتر بێت لەوەی کە بیل لە پارەوە بکەنەوە کە ژیار تۆڵیی خۆی یەک نقطە زۆر مهمە ئەو کەسانی کە لە سەر و خۆت و مامەڵە و لەگەڵاگەن ئێمە ڕاستی هەم مەسەلەن سەرۆکی پەرستارەکانمان هەم سەرۆکی بەشەکەمان هەم وەکو ئیدارە HR نەخۆشخانەی بەخشین یعنی هەوەکو مامۆستای پێشتر باسیکرد زۆر نەرمونیان لەگەڵمانە ئەو نەرمونیانیە ژوای نەکردووە کە چاودێری نەوێ بەسەرمان و نەرمونیانی لە مامەڵەکردن لەگەڵ یەکتریە یعنی بەو پەڕی ڕێزەوە پەڕی خۆشەویستیەوە بەو پەڕی گرنگی پێدانەوە لەگەڵ یەکتریان مامەڵاکەین نابێتەوەی ئەوەی کە الحەمدولیلا کە کەم و کوڕی هەبێ بەڵام ئەبێتەوەی کە زیاتری ئێمە هان با بۆ ئەوەی کە خزمەتی چارەخوازان بکەین کە هێدە ناو نەخۆشخانەوە سەروای لەوانێت داواکارێکیش هەبێ ئەوە جێبەجێ ناکەن جێبەجێ ناکەن بزەوە وەنە بە نەرمونیانی بەڕێت وەڵام تێنەوەیتر حەزەکەی جێبەجێ بووە ئەمە زۆر گرنگانی لە هەموو شوێنێک لە هەموو کاروبارێکدا بوونی هەبێ ئێمە شتێکمان نەماوە کە ژیارێک لە تۆ دەست پێ بکەم ئەگەر شتێکەگەر ئاماژەی پێ بکەین لە خزمەتێک زۆر سپاس بۆ میوانداریەتان ئێمە زۆر خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵین بە ناسینی بەڕێستان بەس کاشێ زۆر دەمەکەی ناسم چکە سەرەتای دەستپێکی ئیشم لە لای وەڕێزیان بووە هەل لە نەخۆشانەی تعلیمی مەڵە ئومێدی سەرگەوتان بۆ خوازم و هەمیشە لە ساوە تەندروست ان شاء الله پێویستان بە نەخۆشخانە نەبێت پێی لە خزمەتە وڵای حاجیان یەک قسەیەک ئەمە ئەیکەم یعنی نەمنێتە بۆ سەر شوێنی ئیشەکەم نە بە نەخۆشخانەکە و بەوە هیچ کەسێ ئەو کاتەی من خودی خۆم وام شڵار تاکیتم کاکژیا ژۆمە ڕێتەکەمان هەروان ئەو کاتەی کە زۆر هیلاکەم زۆر ماندووم زۆر مرتاحم کە یعنی کە داوامتەوە بێ زۆر مرتاحم ئەو ڕۆژەی کە زۆر ماندووم زۆر مرتاحترم تێگەی یعنی هەتا ماندوو بم مرتاحم لەگەڵ ئیشەکەی ئەو ڕۆژێک کە تۆزێک ماندوێتیم کەم پێستەکەم یعنی من ئیشێ باشم نەکردووە لە ڕۆژەکەی ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە کە خوا وەریگرتووە پێشگەلەوە معاشەکە هیچ نییە ینی خوا ئەو ئیشەی لە تۆ وەرگرتووە بڕاتان هەبێ ئەم خزمەتانە ینی ڕۆژانە ئێمە ئەم خزمەتانە کەیسە جنابتان دیکەن لەبیا ینی مەقامێکی زۆر گەورەتان بۆ دروستەکە لای خوا ان شاء الله سەرکەوتوو خۆش بێخوا بەڕێستاگیلیاس شێرزاد پەرستەوە کاکژار خالی ئەندامی تیمی فریاکوتنە خۆشخانەی بەخشین یەخوا بەخێر بێن دەرفەتان خێر بێن یەخوا لە خزمەتان نابێت سلام درامایکەکەتان بۆ لێکاتەوە لەگەڵ بێ کارکردن لە هەر شوێنێکانی ئەو ڕۆحەتی تیا بێت ینی زۆر بەڵەورەیانی زۆر جیاوازیانی زۆر نمونی جوانیان باس کرد ینی بۆ لە زۆر گەنج هەیە لەم تەمەنیانی زیاتر لەوانێ پێویستی بە مادی بێ پێویستی بە پارە بێ هەڵپەی ئەوەی بێ کە شتێکی زیاتر دەستکێ بەڵام کەسانێکگەن لەگەڵەوەشە بە شوێن دڵسۆزی بە شوێن ئارامی شوێنی کارەکەەوە ئەگەڕێن ڕاتە بە کاک دانیاریسە ئەم برایانە من زۆر دڵخۆشم پێیان کە بەشێک لەمان سکاکە ژیار ئاماژەی فکر بیرم کەوتەوە کاتی خۆی هاتوو بەلای ئێمە کە بە خۆبەخشی دەست پێەکەن وەختی کششنە خەسخانەیەکی ئەهلی یا وەکو بەخشین یا هەر خەسخانەیەکی تر وە نەبێ لەو شوێنە مەعاشێکی زۆر گەوریان هەبێ بەڵام ئەو خزمەتە و بۆ دڵسۆزی و بۆ دڵخۆشی ئەیکەن واللهی بەشی خوایەکەی لە سەدا ان شاء الله کە خوا لیان وەرەگرێ لەبەرەوە کارمەندێکی تەندروستی یان هەر کارمەندێکە لە معمەلێکە لە هەر ئیشەکات چەندێک بە دڵسۆزی و ئیشە بکات خوا ئەو دڵسۆزی لێ وەرەگرێەوە بە ئیخلاص و بە عیبادەت بۆی وەرەگرێ بەس چەندێ خوا نەخواسە ئەگەر خیانەتی تیا بکات نەبەرەکەتی پارەکەی ئەبێت نەبەرەکەتی ئیشەکەی ئەبێت حتمەن وایە جا چاوەری سێمی بەرنامەکەمان بابەتێکی تەندروستیە بێ باز لە سوودەکانی چا جۆرەکانی چا شێوازی خوێندنەوەی خواردنەوەی چای هەیە حەزی لێ زۆ تۆغ بێ حەزی لێ کاڵ بێ بزانین کامیان سوودی دەبێت کامیان زیانی دەبێت دوای نان خواردن تا چەند دەبێت یەکسەر چا بخورێیان چەندێکی پێویستە کاتەکەی زۆر پرسیاری دیکەیان کەسانێگەن عیلاج و دەرمانیان هەیە تا چەند گرنگکە ئەو کاتی کە دیاری کراوە چا و قاوانە نەخۆن تاوەکو ئەو دەرمانانەی کاریگەری باش لەسەر تەندروستیان جێبەجێ بکابە بە خێراتنی میوانەکەمان بکەین بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆرە چیمەن ساڵە جاب سپۆری خۆراک دکتۆرە گیامە خێر بێخوا بەرە دوو چامان
خێر بێت یاخوا سلام سەرچاوم عليكم السلام دكتور بخير بياخو خير بس تشاو فرمو یاخوا بەخێر بێت بخير بياخو سلام. خير بس تشاو زەحمەتی کێشە خێر بێ یاخوا بخير بياخو لەگەڵ ڕەمەزانە ستان چۆنە باش الحمدلله ڕەمەزانێکی زۆر سووکە اخوا بزاف سپۆڕانی بواری خۆراکوانە زۆر لەگەڵ ڕەمەزان و ئەو کەم خواریانە هەر زۆر نیعمەتە ئەوەی تۆ لە ڕۆژانی ترە داوا لە خەڵکەکانەکەی ئێستا راسا بە ئاسانیەتەوە زۆر جەنابتان و ئەوانی کەش لە بوارەیە ئیشەکەن ڕێنمای کێچگا زۆر ئەدەنە بینەر هەم لەوانەیە لە خۆتان پرسنن بینەرانی لە ئێمە پرسن خۆیان تا چەند ئەم شتانە جێبەجێەکەن چۆنیە و سیستەمی خواردنوشتیان واللهی من خۆم تەنانەت یعنی چەند جاری کەش باسی ئەوم کردووە من پێم خۆش نییە من بە تۆ بڵێم بەیانی دووهێلکە بخۆ ئەوەنە شیر بخۆ ئەوەنە نیوە ڕۆفلانشت بخۆن تۆ زۆر بە ئاسایی هەموو شتێک بخۆ بەڵام هەندێک شتی خراپمان هەیە لە خواردنەکانە ئەمانە مەخۆوەکو شەکرە دەستکردەکان وەکو ڕۆنە خراپەکان وەکو ڕۆنی سوتا و ئەمانە بەکارمەهێنا ما باقی ئەوانی تر و هەمیشش وەکو چۆن یعنی لە ئیسلامیشا ئەڵێ ١٨ مەعیدت پڕکە 20 بهێڵەرەوە ئیتر تۆ تووشی هیچ شتێک نابی یعنی لە هەموون زۆربەی نەخۆشیەکان پارێزراوی یعنی بە 3-4 شتی بەسیت کە ئێستا ئێمە هەمیشە مشکلی ئەوەمان هەیە چی بخۆین چی نەخۆین چۆن ئەو دوو شتە خراپە هەیە شەکرە دەستکردەکان بە هەمویان لەگەڵ ڕۆنە خراپەکان ئەمانە مەخۆما باقی ئەوانی تر کە ئەی خۆی کەم بخۆ مەسەرەن تەنانەت ئێستا خورما کە هەمومان نەزانین چەند سوودی تەندروستیە یعنی تەنانەت من لەگەڵ 3 شانیم ئەو پەڕی ئەگەر یەکێک زۆر حەجمی گەورە بێ تۆ یەک دەنک بخۆ زۆر باشە لەگەڵ پەرداخێک ئاوا گەدت ئەهێنێتەوە سەرخۆی شەکرەکەت ناهێڵێ بەرز بکاتەوە تەنانەت ڕات ئەهێنێ بە شەکری طبیعی یعنی شیرینی طبیعی ئێستا ئەم شتانی تر کە لە بازاڕا هەیە شەکرە دەستکردەکانیان تیار شیرین کەرەکان ئەمەنە شەکرەکەیان زۆرە کە تۆ ڕایی بە ئەوە دوای خورما بخۆ لەلات خورماستەکەی شیرین نییە ئەو زۆر شیرینترە زۆرە شەکریش هەیە زۆر شەکرمان نازان من خواردومەوە شەکرێکی زۆر شیرینە هەیە شیرینەکەی کەم ترشتی و ممکنە هەبێت مەگەر یعنی شیرین کارەکانی تێکرابێت یانین ئەگینا هەموو شەکرە دەستکردەکان زۆر شیرینن شەکرە طبیعیەکان بە میوە بە خورما بە هەموویەوە زۆر شیرین نییە یعنی ئەو شیرینە زۆرە بێ بەڵام شەکری تر هەموو زانین ئەعنی مەسەلەن ئەو کیسە بچووکەکان هەیە شەربەت هەموو یەک کەوچکە کە چی لیتر و نیوەک ئەوە بۆ شیرینەکە کە ئەمە جگەلەوەی کە مەعیدە تێکەیە کە یعنی لەش هەروەکو شەکر ئەی خوێنێتەوە ڕاستە کالۆریتیانە ڕێخۆڵە تێکەیە ئەو بەکتریا طبیعیانەی کە لە ناو ڕێخۆڵایە هەیە ئەمانە هەمووی تێکەیە لەبەرەوە یعنی هەموو شتەکان لە وەسە تاوەری بگری هیچی زیانە پێ ناگەیەنێ دانیال دکتۆرە شیمان ئێمە هەر میلەتەکەمان میلەتی کورد هەموو خواردن بەلایە چا بەلایە چا نەخوا لەگەڵ خواردنەکانی تر تامی نییە لەگەڵ گۆشت و کەبابکات بەڵێ ئەوە هەر زۆر مهمە ئەگەر ئیزافێ بخەمەسە قسەکە دەڵێت تانانەکە خۆین چایەکە بخەرەستە ئەوە معلومە جا دکتۆرە ئێمە چۆن سوود لە چا ببینین چۆن لە زیانەکانی دووربین چا یعنی شتێکە لەو بەهرە گەورانی کە خوایاوێتی بە ئێمە و کە هەمووشمان حەزمان لێتی بەڵام چا چۆن بخۆین و چ جۆرە چایەک بخۆین یعنی ئێمە خواردنەکەشمان تەنانەت پێمان ئەڵێ ئێمە هەمیشەکە لەلای خۆمان کە بیرەکەینەوە ئەڵێن چا وازانین چا بەس چای ڕەشە ئێمە چای ڕەشمان هەیە چای سەوزمان هەیە چای گیاییەکانمان هەیە تەنانەت هەموو جۆرە گیایەکان بە کەرەوزیشەوە بە نعناوە ئەمانە هەمووی بە چای ئێستا یعنی وەختی بەهارە و گوڵەکانی لە دەرودەشتا هەیە گوڵی حاجی لەو ئەمانە کە هەمویان چایەکی زۆر باشن ئێمە ئەتوانین بەکاری بێنین لە ناو چاکانە کە چای ڕەش یعنی زۆر باوە لە لای ئێمە ئەم چای ڕەشەش هەمان سوودەکانی هەیە بەڵام کافاینی تایە لە برۆ ئەبێ ئاگادار بین لە جۆری لێنانیە یعنی ئیستا هیوا هەیە مەسەلەن بەیانی چالێنە یان ئێوارە چایەکە لێنێ ئیتر هەتا شەو زۆر جار هەیە لە هەر ئەم چایەیە لەنا ئەو تەڵپەیە ئەمێنێتەوە کە ئەمە خراپە زیانەکانی ئەو ئێمە مادێکمانەیە پۆلیفینۆڵەکە خۆی ئەنتی ئۆکسیدانتە بە ڕێژەیەکی کەم زۆر باشە
یعنی تەنانەت بۆ چرچی دەموچاو بۆ ئەوانەی کە پێڵێن فری ڕادیکاڵەکان یعنی ڕەگە بەڕڵاکانی کە لە لەشی ئێمەیان دروست دەبێ لە نەتیجەی ئۆکسانی خواردن کە زۆر خوارد نەخۆین ئەمانە ئەگەر بە کەمێتێکی یعنی کەم بە تەبیعیە زەرەرمان پێ ناگەێنێ لەوە زیاتر بوو ئەبێ بەهۆی چرچولۆچی بۆیە ئەها تا بەرەو تەمەەن ئەڕۆین دوای ئەوە ئەگەر زیاتر بوو لە سامەحەڵە ئەگۆڕێ بۆ ئەوەی کە مەسەرەن نەخۆشی سەرەتان و ئەوانەمان بۆ دروست کرا ئەم پۆلیفینۆڵانێژ لە ناو چایە بە ڕێژەیەکی کەم دەرەکری ئەوەنی کە دروست بێ بۆ ئێمە بەڵام ئەگەر لەوە زیاترە بێ هەروەها ترشاویش یعنی ئەترشێ ئێمە چای ڕەش بە تایبەتی ترشێنراوە ئەمە شکە دیسان و تێکەڵی شەبێ لەگەڵ خواردنەکانە بە تایبەتی خواردنی ئاسن و کالسیۆم یعنی ئێمە لە ئێواران زۆر بەمان کە ئەزانی نیست کە خۆین یان گۆشتە خۆین کاتێک کە ئەو چایەکەی بەسەریە تۆ زۆربەی زۆری ئەو ئاسنە نامژرێ یان لەگەڵ یا مەسەلەن سپیاییە کە خۆین یعنی یەکێکە لە هەڵە باوەکانی لای ئێمەیە نان و ماست و چا و بە تایبەتی نەخێر بە تایبەتی لە پارشێوانە زۆر هەڵەیە ئەم چایە کافاینی تایە کافاین مادەیەکی میزهێنەرە یعنی میزت پێەکە لەبەرەوە ئەو کەسە سەیرەکەی هەر لە بەیانە چەند جارێک میزەکە و ئیتر دوایەوە لە شیوشکە بێتەوە یعنی ئێمە یەکێک لە سوودەکانی چا خواردن بۆ پاراوکردنە ئێمە وەک وایە من پەرداخێک چا خۆم وەگە ئەگەر چاکە خواردی و نابێت بەڵێ ڕاستە لە بروی پەرداخە چایەکە بەرامبەر بە پەرداخە ئاوەکەیە بەڵام ئەگەر ئێمە بە چایەکی خستمان خوارد و چایەکە زۆر مابوویەوە خراپترە بێ ئەو کاتە ناڵێم ئێمە ئەتوانین لە بەربانە بیخۆین بەس باشترە ئەوانی کە پیانەکرێ بیکەن بە چای سەوز چای سەوز کەفاینەکەی کەمترە ترشێتیەکەشی کەمترە لە بەرەو ئێمە ئەتوانین و چای یعنی لە ئێوارانیشە ئەتوانین ئێستا چای گیایەکانی تر بەکاربێنین تەنانە چای گەزنە کە دژە ئیلتیهابێکی زۆر چاکە تامیشی خۆشە تامیشی خراپ نییە خۆش دکتۆرەوە بۆ خۆی ئەزانی بۆ ئێمە زمانمان ڕاهێناوە بە چەند شتێک لەبەرەوە ئێمە بەو شتانە ئەگینە بەڕای من شتە تاڵەکانیش خۆشن بۆ چونکە تاڵە پێتەڵێ شیرین چۆنە یعنی تامە تایبەتەکان بکەی بۆی ئێستا زۆرمان هەیە بۆچی ئێستا هەمومان کێشەمان هەیە لەگەڵ مناڵەکانمانە مەسەڵەن کە ئەچنە دەرێ فێری خواردنی فاستفود دەبن فێری بیپسی دەرەوە بێ فێری شەربەتی دەرەوە بیتر تەنانەت نانی ماڵەوەش نانی ماڵەوەی پێ ناخورێ ئەگی ناخۆ هەمبەرگرێک ئەو هەمبەرگرەی لە دەرەوە دروستەکرێ هەر هەمان هەمبەرگرە گۆشتە کاهوە نانە و جوانتر و بەڵام ئەوان یعنی لە فاستفودەکانە مادەی تری بۆ زیادەکەن تامی خۆشترە بێ بۆیە کە تۆ فێری ئەو تامە خۆشە بوویت ئیتر تامەکەی ترت پێ ناکرێ یعنی ئەتوانە هەموو بینەران تاقیکەنەوە بپسێک و بە تایبەتی بپسی دایت بیخۆرەوە دوای ئەوە مەسەلەن شیرینیەک خۆ هەستەکەی ئەو شیرینە ئەو تامەی نییە ئەو تامە بەقوتەی نییە لەبەر ئەوەیە لەبەرەوە ئەگەر ئێمە یعنی هەوڵ بین ئێواران چای نەعنا یارمەتێکی زۆر باشی هەرسمانەیە نعنا بۆ هەرسکردن زۆر باشەکەوت ئێمە چونکە یعنی سەیرەکەی بە ڕۆژەکە هیچت نەخواردووە ئێوارە تۆ نانت خواردووە و ئێمە هەمیشاڵین ئاویش با لەسەر سفرەکانمان کەم ببێتەوە یعنی ئێمە ئێستا بە تایبەتی ئێستا لە کاتی بەڕوانە دروستە ئێمە بە پەرداخێک ئاو و بەدەنکێک خورما ڕۆژۆکەمان بشکێنین ئیتر دوایی کە هاتینەوە سەر خواردنەکەمان باش نییە ئێمە زۆر ئاو بخۆینەوە چونکە ئەو ترشی HCL کە لە ناو گەدەمانە هەیە کەمە بێتەوە بە ئاوەکە خواردنەکە هەرز ناکات تووشی بێت هەرسیە بین بۆیە زۆر جار هەیە لە دوای ڕۆژ و شکاندنوینەوەڵی ئای مەعیدەم سکەم ئێشێ بەسەوەی باش ئێستا خەڵک بەگشتی کەمیشتی نوێ بێت هەستەکەی زۆر ئاو ناخۆیت بەڵێ وەرزەکەی وەرزێکی نەساردە نەگەر وەرزێکی زۆر باشە بەڵام ئێمە ئەو کاتە ئەتوانین بۆ ئەوەی کە ڕاهاتوین لەگەڵ چایە ئێمە نەچینە سەر چای کافاین یەکسەر توانین چایەکانی تر بەکاربێنین وەکوتم چای گەزنە زۆر باشە چای زەعتەر یعنی کە لە ماڵەکانە یعنی لە هەموویە هەیە ئەتوانرێ بە خەفیفی بکرێ و دوای نان خواردنەکە بخورێت زعتەر زعفرانە دکتۆر نەخێر بە کوردی جاترەیە جاترە جاترەش دوو جۆرمان هەیە جاتری کێویمان هەیە لەگەڵ جاترەی
ئەو طبیعیەکەی کە مەسەن سلێمانی زۆری کاتە ناونۆکەوە ئەوی ترمان ئەوەیە کە ڕانیایی ئیکەن بە قوڕاوی کێویە کە ئەویان زۆر زۆر باشترە خۆی لە ئینگلیزیا دوو ناوی جیاوازیان هەیە تایم و ئۆریگانۆ ئۆریگانۆ حتەنانەت بۆ گۆشت و بۆ ئەوانش کە تێکرێ هەم تامێکی تایبەت ئەیە بە مریشک بە گۆشت هەم بۆ هەرسکردن زۆر زۆر باشە هەم دژە ئیلتیهاباتیشە یعنی ئەو ئیلتیهابەی کە یعنی لە زۆربەی کات لە خواردنێکەوە جاری وایە تووشمانە بێ یان هەر لەشمان خۆی لە نەتیجەی زۆر خواردنی چەرەسات و ئەمانەیە ئۆمیگان شەشمان هەیە ئەم ئۆمیگا شەشە جۆرە ئیلتیهابێک لە لەشمان دروست دەکا یعنی نابەکتیریە یعنی سەبەبەکەی بەکتریانیە کە ئێمە ئەمانە بخۆین دیستان سوودێکی باشمان پێگەێنێ دکتۆرە حتمما زۆر گرنگە چابانی بە تاڵی بخوری وردە و دەشەکری تێنەکرێت جەنابەت لەگەڵەوەی چی بکرێت بە چەند مەرحەلە ئەتوانین واز لە شەکر بێنی کاکشێک پێشتر باسمان کردوتی من شەکرم تەرگراوەسە حەزای هەستەکەم حەزم لە چانەماوە خۆی ڕاستە ئەوەی کە ئێمە ئەڵین سەرمان ئێشێ و چامان حەز لێیە ئەو حەزە شەکرەکەیە شەکرەکە وەکو مخدرات وایە یعنی کە تۆ ئەی خۆی دیسان بڵێ ئەمە لە لایەک لە لایەکی کەش کە شەکر ئەخۆی ئەنسولین ئەڕژێ کە ئەنسولین ئەڕژێ بە سەریعی خواردن هەر سەکرێ و کۆکرێتەوە وێ بە چەوری یعنی ئەو چەوری لە جستەی ئێمە هەیە زۆربەی شەکرە لەبەر ئەوەیە ئەگەر هەر کەسێک یعنی من تەنانە زۆر کەسە پرسێ ئەڵێ من بە چایەکەمەوە خورما بخۆم ئەڵێم تۆ خورماکە بەجیا بخۆ ینی بەیەکۆ بنیخوات بەیەکەوە نەیخوا نەک لەوەی کە زەهر دروست کا زۆر جار هەیە ئەڵێن خراپە خراپ نییە بەس بۆ ئەوەی تۆ چایەکە فێر ببی بە تاڵی بیخۆی لەبەرەوە وردە ینی ئەو کەسانی کە ئێستا چایەکی زۆر شیری نەخۆن ئەتوانن کەمێک یعنی خورمای لەگەڵا بخۆن بەس ئەویش نەک بۆ ئەوی پێی فێر ببن بۆ ئەوەی وردە شیرینیەکە تەرک بکەیت یان تەنانەت ئەو کەسانی کە حەبی سویتنەرەکان یعنی شیرینکەرەکان ئەوانش بەکارێنن باوەڕتان هەبێت هیچ باش نییە بەکارهێنانی باشترە چایەکە ڕوون بکەیتەوە یعنی بە خەفیفی بیخۆی و چاش نابێ بکوڵێندێ یعنی نەی کوڵێنی چایەکە هەر ئەوەنەی کە ئاوەکە کوڵا چایەکەی تێ بکەیت و دوسێ دقەیەکدا بنرێ ئەگەر جوابێک ئەکیدم ئێستا ئەو پرسیارە کرێ ئەڵێ دێ من خۆ بە 2 دقە نایخۆم ئەتوانرێت تەرمۆزەدا بنرێ یەکسەر ڕۆ بکرێت یعنی تەڵپەکەی لێجیا بکرێتەوە بکرێتە تەرمۆزەکە و دوایی چەندێک بە کاتی خۆ بە تڵپەکەەوە خراپە بێت بە تەڵپەکەەوە بەڵێ تیانە بێت بەڵام ئەوانی تر ئەتوانین ئێمە سانعنا کێشەی تەنان تەڵپەکەشی بخۆی گەزنە کە خۆی لە ڕاستیە بە کاڵی دەستی لێبەی زبرە دەستت ئەخورێنێ تەنانەت وەکو سووری شێکاتەوە بەڵام دوای ئەتوانی تەڵپەکەشی بخۆی چای حاجی لێ گوڵەبەی بوون ئەمە تەنانەت ئێمە بە تایبەتی ژنان و پیاوانمان حەزمان لێ پێستمان جوان بێ تەنانەت کۆلاجینێکی زۆر باش یعنی وەکو کۆلاجین ئیشەکە بۆ پێست جوانەکە پاراومانەکە یعنی ئێمە ئەڵێن لە بەربانەوە هەتا کاتی پاشێ و ئێمە ئەبێ بەلای کەمەوە 6 پەرداخ ئاو بخۆینەوە ئەم 6 پەرداخە تۆ توانی سیانی بکەی بە چا من لەگەڵ شەربەت بە هیچ جۆرێ نیم جۆرێک شەربەتەکەم من بۆ خۆم لە ماڵەوە و حەز دەکەم یعنی ئەگەر بینەرانیش ئەویان لەگەڵا بکەم ئەم جیهازەی کە شەربەتەکە بە زور دەکا یعنی جیهازەکە و بە زوردیەکە بۆ ئێوارە بۆ ئەوەی تۆ حەزی شەربەتەکەت حەزت لێ و ئێمە وەکو شتێکی تەقلیدی دانین لەسەر سفرەکانمان هەبێ ئەتوانی دەستێک کە ڕەوز بێنە یان سەوزەیەکی کەت لە ماڵا هەبوو گێزەرێکی تێبکە ئەتوانی لیمۆیەکی تێبکە بیکەرە ناو هەندێک ڕبەهەناری ئەتوانی تێبکەی گیایە بۆندارەکانی تر تەرخۆن چیت لەلا دەستکە و تێبکە بیکە بەو جیهازەیە پێڵەن سموودی یعنی بەس وردیەکە لە شێوەی شەربەت یعنی شەربەتە بەس شەربەتەکە سەوز دەرەچێت لە بەرەوەی بە سەوزەکان ئەیکەی تامێکی زۆر خۆشی هەیە و زۆر بە سوودە و تڵپەکەشی لێ نەگیراوە یعنی هەر لە ناویەتی ئێمە کە ئەڵێن ئێستا ئەگەر بە من بڵێ من 2 پرتەقاڵ بکەم بە شەربەت و ئاوەکەی بگرم من ئەڵێم نە چونکە تۆ کاتێک ئێمە شەربەتی پرتەقاڵە خۆین فایبەرەکەشی لەگەڵا خۆین ئەو ڕیشاڵانش ئەخۆین کە لە ناو پرتەقاڵەکایە بەڵام کاتی ئەیکین بە شەربەت بەس شەکر و ڤیتامیناتەکەیەتی
و کاتێک کە بە توێکڵەوە ئەی خۆین یعنی بە قەزم بە تڵپەکەیەوە تۆ پرتەقالێک ئەو پەڕی دوو پرتەقالت پێخورێ بەڵام ئەگەر ئاوەکەی بگری تۆ ئەتوانی شەکری 5 پرتەقال بخۆی و هەموو میوەکانی کەش پێکەوە یعنی بە هەمان شێوەن لەبەرەوە ئەو کەسێک کە حەزی لە شەربەتە ئەتوانێت شەربەت لەم سەوزیانە دروست بکە و لەسەر سفرەکە داینێ ئەگینا وەکو میوە ینی ئەگەر من و جەنابەت یەکی پرتەقالێک بخۆین تۆ بەس ئاوەکەی بخۆیتەوە من پرتەقالەکە بە هەمووی بخۆم ڕێژەی ئەو شەکرەی کە جستە لی وەرەگرێت چونکە ئێمە بە قەدەر یەک شەکرەچێتە لەشمانەوە بەڵام ئەوەی جستە لەبەر فایبەرەکەی نایەڵێ هەمووی بمشتێ هەندێکی لێ فڕێدرێتە دەرێکەواتە ڕێژەی ئەو شەکرەی کە من خواردومە بە تەڵپەکەوە کەمترە لەو ڕێژەیە کە ینی سوودی لێوەرگیراوە و میتابۆلیزمی کراوە لە لەشە. دکتۆر لە بەرنامەیەکی دیکەش ئاماژەت پێکرد لە کوالیتی چایە و ئاماژت بەوە کرد کە چایەگەر لە نێو قۆریەکە تۆزێک زیاتر بمێنێتەوە زۆر ڕەشە بێ ئەنی ئەوە کوالەتێکی لەوانەیە نزمەوەی و بینەران ئاگادار بن. بەڵێ یعنی ترشێتەکەشی زۆرتر ئەبێ زیاتریش ترشێکی مانتیایە ترشێکی پێڵەن ترشی تانین کە ئەمەش ئەم ترشەیە زیاتر لەگەڵ بڵێ لەگەڵ کالسیۆمە یعنی کە ئێمە پەرداخێک دۆمان خواردۆتەوە ئی بۆ ئەوەی ئێمە بۆیە خۆین سوودمان لێ وەرگرت بێ ئەو ڕێژەی ئەو مژینی کالسیۆمە کەمەکاتەوە ڕێژەی ئەو ئەسنە کەمەکاتەوە بەڵام ئەگەر یعنی ناڵێم چایەکانی تر بێ نەخێر ئەو ینی کوڵاندنی چا زۆر باش نییە ئەبێن تۆ ئاوەکە بخەرە سەر ئاوەکە بکوڵێ کە دادگرت اینجا ئێمە ئەتوانین مەسەلەن دارچینی زۆر باشە دارچینی حتەنانت ئەوەی پێڵێن میتابۆلیزمی لە شت یعنی خواردنەکە بۆی جستە بەکاری بێنێ بۆیە کاتێکە دارچینیش ئەخۆی هەست بە گەرمیەکەکەی دوایی لە جستەتا ئەتوانین حێل کە تەقیمێکی زۆر باشە بەکاربێنرێ لەبەرەوە باشترە ئێمە بوەستین ئەگەر چای ڕەشمان خوارد سعاتێک بکەوینە پاشنان خواردن لە سعاتێک پێش ئەگەر لەو سعاتەیە تۆ تەحملت نەکردو هەر حەزت لە چابوو باشترە چایگیاییەکانی تر بەکاربێنرێ ئەگینا و لە پاشێوی شاوەکوتم باشترە بە هیچ جۆرێک چا بەکار نهێنرێ و بە تایبەتی ئەگەر خست بوو ئەگەر زۆر ڕوونت کردەوە زۆر باشەوە ئاوەکەیە زیاتر شەکریشت پێوە نەخوارد ئەوە ئەو کاتە ئەتوانین بۆ ئەو کەسانەی کە ئێستا زۆر هۆگرین ئەتوانن بە شێوەیەکی ڕوون بیخۆنەوە زیانیان پێناگەێنێ. لەگەڵ گۆشت و کەبابها ینی تا چەند گرنگە مەودایەکی ئێبێت یەکسەری چا نەخۆین بڵێ هەموو ئەو شتانەی ینی بۆ خواردنی ژەروایەمە بڵێ بۆ هەموو شتێک بە تایبەتی ناڵێم ئەگەر خواردنەکەم کالسیۆمی تیانە بوو گۆشتی تیانە بوو نیسکی تیانە بوو سپاییەکانی تیانە بوو ئەساییە گۆشت چایەکەش بخورێ چونکە گەرمیەکی شتێاتێ بەڵام کە ئەمانی تیا بوو ڕێژەی هەڵمژین یعنی ئێستا من لە زۆر شوێنی کەش باسم کردووە ئێمە چینە کەبابخانەیەک دووشی ژیان شیشێک کەباب بخۆین هەر لەگەڵ کەبابەکەیە ماستاوێکە خۆین دواییش دەچینە دەرێ لە دەرەوەش چایەکیشە خۆین ئەمە چایەکە و ئاسنەکە و کالسیۆمەکە هیچیان ئیسفادەمان لێ نەکرد ئەوەی کە بۆمانەمێنێتەوە تەنیا چەوری کۆلسترۆڵی ناو یعنی گۆشتەکەی و هەندێک لە لەبەرەوە باشترە ئێمە کە یعنی خۆزگە ئەبوو بە عادەت تەنانەت لە چای خانەکانە یان لە کەبابخانەکانە لە بری ئەوە چای لیمۆ بەسرا ئەگەر پێش خواردنەکە بیخۆیت بە 20 دقەش باش پێش نان خواردن ئاساییە چاکە بخۆیت بیخۆیتەوە ئەو بخۆیتەوە ئەمانە شتێکی باشن تەنانەت ئێستا ینی من حەزەکەم تەنانە بۆ کاتی ڕۆژ و شکاندنیش بە ئاوی سات خراپە یعنی هەوڵ بێ بە شتێکی گەرم یعنی تۆ ئەتوانی بە ئاوێکی نەعنا ڕۆژوەکەت بشکێنی یعنی بە چایەکی ئەگەر یعنی زۆر خەفیف بێت ئەتوانی ینی بەس چایەکە ڕەش نەبێ و این نەبێ ئەتوانی ئەم چا بوو بە بڵۆزم بۆمان جابان نکتەیەکی خۆش بۆ بگەڕمە لە سەر نزیکە لەمەوە پیاوێک بە باوکی ڕێت خزمیە بە پیوتوتی باوکەواز لە جگەرە بێنە لە باتی جگەرە کورسی نعنا بخۆ کورسی نعنا بخۆ ئیتر وردۆر لە بەرچاوتەکەوتی دە زۆر باشە بۆم بکڕەوەڵا کورسی نعنا بۆ کڕی بوو ئەویش دوای جگەرەکەت کورسی نعنایکی خوارد و سێرەکە زۆر تامی خۆشە ئیتر هەتا وەفاتی کرد کورسی نعنای بە بێژ گەرە ناخوارد جا ئێمەش چاکەوەمان لاتۆ دکتۆرە یعنی سیرەکەی ناتوانین دەسیری هەڵبگرین بەس ئەم ڕێنمانی جەنابەت یعنی کە
ئەکرێت ینی بەڕێنمایەکی تەندروستی سوود ببینی لە چاکەیش و هەڵتێ ڕاستە خۆی ئێمە ینی خواردن چێژە یعنی ئێمە تەنانە زۆر جار لە کۆمنتەکانە خەڵکێکەڵێ من ناتوانم یعنی ناتوانم نییە ئێمە کاتێک نەخۆشیڵێ ئەوەی کاتی نەبێ بۆ ڕاضەکردن نەخۆشی بۆیە دۆزێتەوە ئێمەش ئەو کاتی کە ناتوانین واز لە خواردنێ بێنین نەخۆشی وامان لێکە وازی لێ بێنین ئەنجا خۆی جوانترین شت ئەوەیە کە یعنی من زۆر بیت لە کاتەکانەڵێم من پێم خۆش نییە نەخۆشێک بێت بۆ لام خواردنی بۆ دانێن بڵێم ئەمە بۆ پاراستنە لە نەخۆشیەکانی دڵ نەخێت تۆ پێش ئەوەی تووشی نەخۆشیەکان ببی خۆت بپارێزە چونکە زۆر ئاسانترە ئێمە نەخۆشەکانمان کە نەخۆشەکەون پێ ئەڵێ ئەوە مەخۆت تووشی سەدمەی نەخۆشیەکە بێ تووشی سەدمەی نەخۆشی نییە لە ڕاستیە سەدمەی خۆراکەکەیەتی بەڵام ئێمە کە لە ئێستاوە خۆمان ڕاهێنا هەموو جۆرە خواردنێکمان خوارد چ شتێک بەسوودە ئێمە من یعنی لە بینەران هیچتان لێ ناگرمەوە بڵێم ئەو شتەمە خۆن شەکری لێ دەرچێ شەکری دەستکرد شەکرە دەستکردەکان ڕۆنە خراپەکان ڕۆنی سوتاو ئاردی سپی بڵێ ئەمانت ئەگینا تۆ شتەکانی کە بخۆ قەچەکە من نانە خۆم نانی تیرێ خۆم بەس لە جیاتەوەی سپی بێ بانانێکی بۆرە خۆم لە جیاتی ئەوەی نانی سپی بازار سۆدەی تایە سۆدەکەی خراپە من نانێکی هەورامی خۆم نانێکی تر ئەخۆم زەرەریشم لێبا نیو ئەوە نەزەرم لێ ئەیە لەبەرەوە لە چاکەشە ئێمە ئەگەر هەوڵ بین قەچێکات تۆ دوای ئەوەی کەنانەکەت خوارد یان چایەکی گیایی تر بەکاربێنە تا فێرەبی یان ئەو تا سەعاتێک بوەستە خۆت مەشغوڵ کە بە شتێکەوە بە تەلەڤیزۆن بێ بە خوێندنەوەی قورئان بێ بە خانمان ماڵ حاجەت شتێک بێ ڕێکخستنێک بێ ئەمانە بکە تا سەعاتەکە دوای سەعاتەکە بە خێرایی چایەکە لێنێ چایەکە باڕوون بێ هەوڵمەیە شتێکی لەگەڵا بخورێت چونکە ئێمە مشکلەکەمان لەگەڵ چای بەس شەکر نییە کولیچێشە کە کولیچە بە من بڵێن کولیچە لە شەکر خراپترە بۆ چونکە کولیچەکە ئاردی سپیە شەکریشە ڕۆنی خراپیشە ڕۆنەکەش لە فرنا سوتاوە یەک تۆز گوێزی تایە یەک تۆز گوێزی تایدا زۆر جار هەیە یعنی خۆمانە خەڵەتێنین ئەڵێ نامە شەکری تێنەکراوە ئێخر شەکری تێنەکراوە بەس ئاردێکی سپیە لەبەرەوە ئەگەر ئێمە ئەم شتانە بکەین وردە وردە خۆمان ڕابێنین لەگەڵ شتەکانە دوای ئەوە کاتێک کە زانی تۆ بە خۆتت نەزانیوە و سوودیشت وەرگرتووە لە شتەکە لە کۆتاییدا ئەگەر چایەک لێ بنین ینی ئەگەر کۆمەڵی زیانی شێبێت چی تێ بکرێت لەگەڵ چایەکەیە لەم چایی کە لە ماڵانە چای ئام باسەکەم وی کە سوودیشی هەبێت چ شتێک پێویستە لەنێو ئەم چایە بوونی هەبێت ئەتوانین ئێمە چای مەسەڵەن وەکو باسم کرد دارچینی حێل گوڵی محەممەدی ئەو گوڵە یعنی خونچە سوورەکانە ئەمانە تەنانە کە بۆ ڕێخۆڵە و بۆ ئەوانە زۆر باشن ئەو دکتۆر ئەو گوڵە چی هەیە مۆرە هەیە ئەوە بڵێ گوڵە مۆرەکانیش هەیە ئەمەی زمانی گای پێ ئەڵێن ئەمەش زۆر زۆر سوودیان هەیە هەموو چایەکان یعنی خۆزگا هەموو کەسێک بچێتە لای عتارێک ئەم جۆرە گیانە بکڕێ هەر ڕۆژە یەکێکیان لێ بنێیان مەسەڵەن تۆ لە ڕۆژێکە ئەگەر 2 جار یان 3 جار یان ئێمە لە دوای نان خواردن کە حەزەکەین مەسەڵەن سەعاتێکی ماوە بۆ بخەوتن من کە ئەگەر حەزم لە چایەکیش بێ لە جیاتەوەی پەرداخی ئاو بخۆم ئەتوانم چایەکی گوڵی مۆرچای گوڵی تۆڵەکە خراپیش نابێت خراپیش نییە زۆر زۆر باش لەگەڵابێ خراپ بڵێ ئەو خراپیش نابێ ئەتوانین ئێمە ئەم چایانە بخۆین کافاینیشی تیانە خەومان تێک بە وەکو قاوە نییە خەو تێک بە ترشی یعنی مەسەڵەن چای ڕەش چای سەوزیش هەم کافاینەکەی کەمترە هەم ترشیەکەشی کەمترە چونکە نەترشێنراوە تۆ ڕێنمای دەوەی لە بەربانگ و پاشوە چای سەوز زۆر چای سەوز ئەتوانرێ بەکاربێنرێ و چای یعنی هەموو شتەکانی کە ناڵێم چای تۆڵەکەیە چای گوڵی مۆرە یعنی هەموو چایەکانی تر ئەتوانین بەکاربێنین ئەو کاتە ماستیشی لەگەڵا بەکاربێنە ئافێتت بێ نانی لەگەڵا بەکاربێنە ئەتوانی بیخۆیت و هیچ کێشەشی نییە سەوزەکانیش زۆر گرنگن یعنی کە بخورێتەوە چونکە سەوزە بە خێرایی ئاوت نایەت یعنی ئێمە کە پەرداخێک ئاوە خۆینەوە یەکسەر بۆی هەیە بڕواتە ڕێخۆڵە و چونکە هەرز ناکرێ یعنی ئاوەرزکردنی نییە بەڵام سەوزەکە وردە وردە بۆیە ئێمە لە ئێوارایە گرنگە هەر کەسێک ئەگەر ئەم کاتانە ناودەمی پاراو بوو یعنی دروست پارشێوی خواردووە ئەگەر برسی بوو هێزی تیانە بوو ناتوانێت هیچ بکات هێزیتیانە ئەوە بزانێ خواردنەکەی خراپ بووە خواردنەکەی شەکری زۆر بۆ شیرینی زیاد دەرترتیا بووە پرۆتین
یعنی من هەمیشە لە ئێرەوە ئەڵێم تکایە لە پاشێوە ئاگاتان لە پرۆتین بێ. پرۆتین مەرج نییە بەس گۆشتەکان بێ، پاقلەمەنیەکانە، سەوزەکانە، هەمویان هەروەها هێلکە و سپیایی. دکتۆرە ئەو باسی کرد لە هین کرد هەرچەند کارمان باوەکار لە شەربەتی کەرەوەزەها نعنا تەڕەتیزە ئەمانە ئەکرێ بکرێ بە شەربەت و وەکو شەربەت بخورێ. زۆر باشە لە جیاتیەوەی کە تۆ ئێمە خۆمان گرتۆ حەزەکەین شەربەت لەسەر سفرەکەمانە بێ. ئێمە لە جیاتیەوەی شەربەتێکی دەستکرد بێ یا شەربەتی میوە بێ، ئەم شەربەتە سەوزە بەکارێنن. یەک دنیا پرۆتینی تایە کەرەوز، یعنی من ئەتوانم یان زۆر کەسەیە مەسەڵەن دانی نییە یان تاقەتی نییە زۆر بیجوێ، ئەو کاتەکە ئەکرێ بە سموزی ئەکرێ بە شەربەت زۆر تامێکی خۆشی هەیە و ناڵم ئەتوانی بەڕ بە هەنار تامی خۆشتر بکەیت ترشتی تر بکەیت بە نەعنایی وشک بە شویتی وشک ئەمانەی تێکەڵێکی هەم تامەکەش خۆشە هەم ئەتپارێزێ لە خوێش. یعنی ئێمە کە ئەڵین لە پارشێوە باچێژ نەخورێ دوو بەشی لەبەرەوەیە کە تۆ خوێ نەخۆی کە خوێت زۆر خوارد تو چینوتەوێ لەبەرەوە تۆ بربان قیناکە ئێمە 4-5 سەعاتمان هەیە بە دەممانەوە ئاوی تا بخۆینەوە ئەو کاتە تۆ چێشت چیە خۆی تو خوێیەکی ئاسایی تێ بکە عکسەوە یعنی جەستەمان پێویستی پێێتی بەڵام لە پارشێوانە. دکتۆر وەڵام ژەمەکەم دوا پرسیار لە دوای خواردنی بەربانگ خۆم سرکەی سێوەکەمە پەرداخێک و ئەی خۆم دوای ئەنی ئەوترێ بۆ داوەزانی کێش سوودی بەشتی وان ممکن ینی سوودی لێ ئەبینم لە دوای خواردن یەک پەرداخ وەکو شەربەتی خۆیتەوە خۆی زۆر باشە. ئێمە ئەتوانین زەڵاتە یعنی ئەو شەربەتی سەوزەی کە باسمان کرد ئەتوانی بیکێتە ناو زەڵاتەکەەوە یعنی تامی خۆشەکە. بەس بە هەڵا زۆر جار لە پەیجەکانە لە هەندێک شوێن بەڕاستی ئەو ڕێنماییە هەڵانە کە ئەدرێ بە خەڵک گوناحە یعنی ئەڵێت تۆ چیە خۆی بیخۆ دوایی دوو کەوچک سرکە بکەرە ناو خواردنەکە و بیخۆ وڵایتە پێ قەڵەو نابی قەت شتی وەها نییە. ئێمە یعنی ئەمانەی یارمەتی هەرسکردن ئەیەن هەرز جوانتر ئەبێ بەڵام ئەوەی کە زەعیفت کا و کە چەوری دووە بتوێنێتەوە شتیوانە پێش خواردنەکەبی خۆی زیانی نابێت زیانی نابێ ئەتوانی بەڵام یعنی باشترین ئەوەی و من بۆ خۆم کە بەکاری هێنم تێکەڵی ئەو زەڵاتەیە ئەەکەم هەم سوودێکی کەشی هەیە کاتێک کە تۆ سەوزەکان وردەکەی جاری وا هەیە لە دەستت نازانی جوان شۆرابێتەوە یان بەکتریا شتێک لە دەستت دەرچوو بێ کاتێک ئەم سرکەی تێکەی ئەم سرکەی واکە تەعقیمتریشی بکە لەبەرەوە تێکەڵی سمودیەکان شەربەتەکانی بکەن تێکەڵی زەڵاتەکەتانی بکەن بەس ئەگەر بە تەمابی تۆ بەدڵی خۆت نان بخۆیت و بە سرکەی سێ و ببی نابەخواشتیوانە. دەستی خۆش زۆر سپاس دەکەین بە ڕێز پرۆفیسۆر بەڵام زۆر بەستوودە زۆر بەستوود خۆماڵیش بێت خۆماڵی بێ و یعنی بۆچی ئێمە ئەڵێن سرکەی سێ و باشترە ببورنەوە لەو ئەگەر کاتەکە فرسەت بن سرکە ینی ئەترشێنرێ بەکتریای طبیعی تیا دروستە بێ ئەم بکتریای طبیعیە یارمەتی بەکتریا طبیعیەکانی ناو ڕێخۆڵی ئێمە ئەیە بە قووەتیانەکە کە بەکتریاکان پێیان ئەڵێن مێشکی دووەم بەس ئەم سرکەیە نابێ بکڵێنرێ نابێ گەرم بکرێ و تەنانەت سرکەی ترێژ لێرەوە وەکو ڕێنماییەک بۆ بینەر و بیسەران کاتێک کە ئەگەر سرکەی ترێژەکەی تۆ بیگوشە ئاوەکەی بگرە بەجیا ئەوە دوایی تڵپەکەی کە ئەمێنێتەوە ئەگەر بیشی کوڵێنی کەسات بوویەوە ئەنج ئەمیتری تێکە بۆ ئەوی بەکتریاکانی نەمرێ ئەو بەکتریانی تیا بێت و بەکتریاکان زۆر باشن زۆر تەندروستن بۆ ئێمە. شاو خۆش بێ بەڕێز پرۆفیسۆریایی دەدە دکتۆرە چی من ساڵە جا پسپۆری خۆرە یەخوا بەخێر بێ دارم پاداشی باتەوە زانیاری زانستانەی بە بینەر و بە ئێمەش زۆر سپاسەکەی خوا بەخێر بێت بەخێر بێ یاخوا سەر چاومان بخێر باشی جاما من چمە لای شێف تۆش خۆت ئامادە بکە بۆ دوعاکانی ئینشاءالله. دیار سڵای خوا لێ سڵای خوا لە تۆش بەخێر بێت. خواردنەکانی گەشتن بەکوێ خواردنەکانمان کۆتایی پێ زۆر جوان پنجەکەی زۆر جوانە سا ئەمەش باڵەکە و پێگەیشتوان بەڵێ جا باسی ئەم باڵم بۆ بکەیتەوە چۆن ئامادەت کردەوە چۆن لەسەر چاو پێشەوەی باسی باڵەکەشکەین حەز بکرد بە دۆرفینسی سپاسیانەکەین
ڕێز و سڵایان هەبوو بۆ ستافەکەەوە بە بەڕێز و بۆ کاک کۆسەڵان و بۆ زۆرنی هاوڕێیانی پشت کامێراوە ئەم ڕێز لەنانیان پێشکەشی من کرد ئێمەش دەستخۆشیانێکی سپاسیانەکەین سپاس بۆ کەناڵی پەیامیش بەڕاستی بۆ بەنیوان نەوەی منیش ئەو ستافە بەڕێزەشم ناناسی دەست و چاوە خۆش بێ بەرهەمەکانی بەدڵە تەوان جەناب. ئەرێ وەڵا بە تایبەت برنجەکان هەچەری من زۆر ڕازانەوە تۆ برنجەکە کەم دەرەکەی بەڵام ڕاستە برنجەکان برنجی خڕە دۆلفینسی و لەگەڵ برنجی درێژیان هەیە 150 بەرهەمیان هەیە باش دۆلفیسی تەنانەت پاکەرەوەشیان هەیە شێف دیار قاپی سەفەری هەیە تۆزێ برنجە بەرمەوە بۆ تێنم بۆ تێنم قاوی سەفەری. ساویاخۆ ئەمە چییە چۆن ئامادەت ئەم باڵا کەوتمان بە کەچەپ و بە هەنگوین و بە دووسێ ناو بەهاراتی ئامینە خۆشمان کردووە. توا پێم لە باراتەکان بۆی بینەر بەوردی چی چی تێکەڵەکەی ئەمە باشە ڕێک بە بەرژاو کراوە برژاو بەڵێ ئەمە تەڕی شازانی بەڵێ بەڵێ بۆ فڕنیش کراوە نووسراویشەلی وڵای ئەمە شتێکی زۆر چاکە سا بۆ برژای فڕن ئەمە تکەی مریشکە جامە زۆر بۆ نیشی خۆشە لەگەڵەیە بەزە بێت تۆزە بە وریایە مامەڵکی لەگەڵات چونکە هەم مریشکەکە ناسکە کاتەوە هەم تۆزە توندا تونەمە بەڵێ بە کەمێکی تێ بکەین ئەبێ بە کەمی بەکاریبێنی تا هەفتواری بە فڵتەش بەکاریبێنی لەبەرەوەی ئەمە تەڕە ئەمە بە دڵی خۆت نسبەی چێنە بەکاری هەراتەنە مووی تەڕن بۆی بینەوەی بەڵێ بەڵێ زۆر هەمویان تەڕەوە سیرەوە زەنجەفیلەوە خیارە خیار بە سیرە خیار بە زەنجەفیل هەیە جاو هەمووی بۆ نوتامێکی خۆشی هەیە زۆر زۆر تێکەڵیانەکەی تێکەڵانەکەی بەڵێ خاوێکی تۆ توانی ئەم دوویەکی پێکی بە باڵەکان بە ڕانەکە هەم بە هەشتێکی تر بێ دواتر بکرێتە فڕنەکەەوە زۆر خۆشە زۆر ئەگەر تۆزە ئاوی تێ بکەی یان ئاوی لیمو زەیتی تێکی زەیتی تێک زەیتی زەیتونی تێ بکەی لەگەڵ ئای لیموە زۆر جوان دەرەچێ وشک نابێتەوە مریشکەکەی تێکەڵی بکەی ئەبێت بەڵە بەڵێ شەبێت زۆر زۆر خۆشی شەبێ عکسەوە ها ساوە من بۆ شێوازە کردمەوە ئاویان نیەوە بە هیچ ئەو چاوریە خۆیەتی ئەو چاورێ زەیتی زەیتونم کرد بەسەر توانی کەرەشی بە بکەی بەسەر بەڵام زەیتی زەیتونەکە خۆشتر و بەسووترە کامانی نەگەڵا بوو و ئامینی نەگەڵا بوو هەر زیاتر خۆشەکە باشە زۆرێگەن لە ماڵەوە باڵە دروستەکەن وشکەبێتەوە یا وشکەیان لە ناوە کاڵە یا وشکە بێتەوە ئەو بۆچی وشکە بێتەوە ئەوە ناڵم تەخمیرەکان دەورە بینێ ئێستا ئەگە تۆ نەپۆشی بوو داشی ناپۆشم نەخێر ئەگە دای پۆشم ئەپیشێ ڕێگە وەرێت ئەوە ناسکە بێتەوە بەڵام ئەوە بەو شێوازی کە منیکەم چی کردو کە وشک نەبوویەوە ئەمە ئەو دەرمانانی کەتیەکی کێشەی نییە بەڵام ئەو هەنگوینە زۆر تاسیری هەیە پێش هەموو شتێک هەنگوین وە کەچەپ تۆزە خوێی پێوەکەی دوایین سیری هەڕای پێوەکەی تەنانەت ئەگەر لەگەڵ ئەم دەرمانانەیە ڕاشی و ماسی شتێکەڵکی ئەبێت لەگەڵێ زۆر خۆشێکات هانی هەز ناکەی بریشکێکی ئەگەر کەسێکی دەماڵە مریشێکی بەستوش لێ بنێت هەستی پێ ناکە کەمە بەستووە بەو شێوازە بیکەی شێف دیار ئەو هەنگینە بۆ گۆشتیش ممکنە یانی ئەکرێت نزبێکی کەم بەڵێ بۆ فاهیتە ئەبێت بۆ هەندێک لە گۆشتەکان ترێ بێ بەڵام بڵین بۆ قۆزی بێ نەخێ بە قۆزی نابێت بەڵێ دەستراوە خۆش بێ با من لێرەوە کۆتایی بە بەرنامەکە بێم دەستی تۆ خۆش بێ و لە شێف دیاریان زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانیشمان دۆلفینسی و ئەم بەهاراتی ئامینە بەڵامە شتێکی زۆر تازە بوو نەبینی زۆر مهمە لەگەڵ شەربەتی خالقی و زەیتی کاشۆ ئەزان و خۆشەویستانمان بەرنامەی گوڵستان لێرەدا کۆتایی پێ دەهێنین تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ بێت دەستخۆش بێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك اللهم ثبت قلوبنا على دينك يا ربي خواهي جان ئێمە بەرەو ڕۆژە زۆر مبارەک و گەورەکان و کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە ڕۆین
برەو شەوە زۆر ڕووناک و پرشنگدارەکانی شەوەکانی قەدر ڕۆین بەهرەدارمان کە لەم شەوانەیە ئەوەی کە حاڵی نەبووین حاڵیمان کە یا ڕەب ئەم شەوانە ببنە هۆکاری ئەوەی یا ڕەب العالەمین کە بە تەواوی تەوبەی نەسوح بکەین و لای تۆ قبوڵ کراوە بین بمان کە بە بەندەی ڕاستی خۆت دڵسۆزەکانی ئیمان مخلیسەکانی ڕێی هیدایەت یا ڕەب بمان کە بەو عەبدانەی کە خۆشت ویستون لە دنیا و لە قیامەتە سەرفرازە کردوون بمان کە بەو کەسانەی کە لە ڕیزی ئەنعەمتە عەلەیهیمان دوور بین لەوانەی کە غەزەب لێگرتن سەرکەش بوون و دنیا و قیامەتیان وێران بوو یا ڕەبی خوایەکیان زۆر زۆرن ئەو خوشک و برا ئازیز و خۆشەویستانەی کە داوامان لێکن لەناو ئەم بەرنامەیە ئامینی ئەم بەرنامەیە و ئازیزانی ئەم بەرنامەیە تێکەڵ بە دوعاکانیان ببێت و تێکەڵ بە داواکانیان ببێت خۆتیان ناسی مەطلب و داوا و دوعاکانیان نەبینیت دوعاکانیان گیرا بکە وەریان بگرە شیفای نەخۆشەکان بدە ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە و لەسەر جێگا ماونەتەوە یا ڕەب شیفایان بۆ بنێرە سەبری زیاتریان پێ ببەخشە دەور و پشت و کەس و کارەکانیان زیاتر سابر بکە و معاینە و دڵخۆشکەرێکی باشتر بن بۆ نەخۆشەکانیان یا ڕەب ئەجر و پاداشتی ئەو خێزانانە زۆر زۆر زیاد بکە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایەکیان ئەوانەی کە گیرۆدەن بە نەخۆشی دەرونی شیفایان بۆ بنێرە ئەوانەی کێشەی خێزانیان هەیە کێشەکانیان مەهێڵە یا ڕەب ئەوانەی ڕزقیان کەمە ڕزقیان واسع بکە قەناعەت بە هەموو ئیمانداران و بە هەمومان ببەخشە گەنجینەکانی قەناعەتمان بۆ بکەرەوە یا ڕەب تا لە دنیا و مادیگەری دوورکەوینەوە ڕسقمان زیاد بکە و عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتمان بە مناڵەکانمان بۆ ساڵح بکە تەواوی ئازیز و خۆشەویستەکانمان لە دەورمان کۆکەرەوە و بەجێمان نەهێڵن بە هیچ جۆرێ یا ڕەبی خوای گیان یا ئەرحەم الراحیمین ئەوانەمان کە دایک و باوکیان وەفاتیان کردووە کەس و کاریان وەفاتیان کردووە لە مردوەکانمان خۆش بە لە مردووی موسڵمانان خۆش بە ئەو دایک و باوکانش ماون یا ڕەبی عاقبەت خێریان بەنەسیب بکە مناڵەکانیان بۆ ساڵح بکە تەمەنی هەمومان لەسەر خێر و لەسەر چاکە بەردەوام بکە مانگی ڕەمەزانمان لێ قبوڵ بفەرمو یا ڕەب یا ڕەب یا ڕەب بمان گەێنە بە شەوەکانی قەدر لەگەڵ ئەم برا ئازیز و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم ئیمانداران و موسڵمانان و بینەرانی ئەم بەرنامەیە تا بەیەگەشتنەوەی تر بە خوای گەورەتان ئەسپێرین سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خاتم لك الله